زانەرکەم سڵاوتان لەبێ خۆشحاڵم بۆ جارێک کرد بەگداری و بەڕێز و خۆشویستان دەبمەوە ئاواتەخوازم کە ئەم کەشە جوانە فێنکەی سەرچنار کە ئێستا ئێمە لی دانیشتوین هەمووتان لەگەڵمانە بوونە دڵخۆشم بەوەی کە جارێکی تر وەکو هەشتاکان ژیان گەڕاوەتەوە بۆ سەرچنار جوانترین جێگەی سلێمانیە یەکێکە لە سەرنجڕاکێشترین شوێنە گەشتیاریەکانی کوردستان ئەگەرچی بەڕاستی سەرنج و تێبینی هەیە لەوەی کە هێشتا خزمەتگوزاریەکانی نەگەیشتۆتە ئاستێکی زۆر باڵا بەڵام پەیتا خەڵکی سلێمانیە بینم وەکو جاران سەیرانی خانەوادەیی یەکەن و حەزەکەم خەڵکی دهۆک کە دێنە ڤێر بێنە سەرچنار خەڵکی هەولێر کاتە کە دێنە سلێمانی وەرن سەرچنار ببینن خەڵکی باکووری کوردستان ڕۆژهەڵاتی شیرینی کوردستان خەڵکی بانەس نا مەریوان بۆکان سەقز هەمووتان کاتێک کە دێنە سلێمانی وەرن ئەم کەشە جوانەی سەرچنار ببینن کە لە ناو گۆرانیەکانی شکۆی گۆرانی کوردی مامۆستا مەزەری خاڵقیدا بیستوتانە ئێمە ئەمڕۆ لێرە کۆبووینەتەوە باسی بوارێکی زۆر گرنگەکە نەویش سامانی ماسی لە کوردستان بەداخەوە ئەوە بەشە خۆشەکەی بوو اینجا بەشە ناخۆشەکە ئەوەیە کە سامانی ماسی لە هەرێمی کوردستان زۆر فەرامۆش کراوە ئەکرێ ئێمە ببین بە نێردەی ماسی و ئەتوانین باشترین وەبەرهێنان لە ماسیدا بکەین هەموو ئەو کەسانەی کە ماڵتان لە ڕۆخی ڕووبارەکانە و زەویتان هەیە یا لەو گوندانن کاکەوێتە ڕۆخی ڕووبارەکان دۆنم زەویتان هەیە لە دووکان بێ زەڵم بێ سیروان بێ لە گەرمیان بێ حەزەکەم ئەم بەرنامەیە ببینن لەبەرەوەی زۆر شت لەم بەرنمەیەدا لەسەر زاری میوانە ئازیزەکانم ئەم شەو ئەیبیستن کە پێشووتر لەسەر ماسی نەتانزانیوە و هەروەها هەموو ئەوانش کە ئەتانەوێ ماسی ناسێکی باش بن کاتچنە بازار ئەم شەو میوانم هەیە کە زیاتر لە 30 ساڵە بازرگانی ماسی ئەکات هەموو شتێک لەبارەی ماسیەوە نەخۆشیەکانی ماسی چین ئایا بۆچی پەنجە ماسی لە دەرێ خەڵک بە خێرۆمەند بێت بیکاتە ناو ڕووبار و ناو دەریاچە و بەنداوەکانی ئێمەوە ئایا ئەمە ئەبێت و بێجگەلەوە تەقتەق بەو جوانیە کە ئەوەندە گەشەی کردووە بۆ باشتر ڕێکی نەخێن ئەمانە و زۆر شتیتر بەخێراتن سەرچاوم سپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەکتان دکتۆر بەخێر بێ مامۆستا بەخێر بن سەرچاوم کابڵا بەخێر بێ کاک دکتۆر بەخێراتی سەرچاوم سەردانێکی تەقتەقم کردووە هەڵبەتە ئەمە بۆ بینەرانە گی نەزانم ئێوە پێش من زۆر جارستنەوە شوێنانە با بەیەکەوە سەیرێکی بکەن بینەرانی بەڕێ سیر بکەن تەقتەق چەند جوانە کە ئەوەندە حەوزی ماسی تێدا وان نزیکە بێتەوە لە 1000 حەوزی ماسی بەڕەزان سڵاوتان لەبێ دیارە تەقتەق بەڕاستی ئینسان دڵی خۆشە بێدێ لەبەرەوەی کە سەدان حەوزی جۆرا و جۆری ماسی تێدا دروست کراوە ئەگەر چی بەڕاستی کەم و کورتی تێدا یعنی دیارە کە هیچ ڕێنماییەک لە حکوومەتەوە نییە و ئەو خەڵکە بۆ بژێوی خۆیان هەر کەسە بە پێی ئاستی ڕۆشنبیری و تێگەیشتنی خۆی شتەکانی کردووە بەڵام لە هەموو حاڵەتێکدا بەڕاستی ئەم هەوڵە شایانی ڕێزە چونکە ئەم ئاوەی دوکان بە بەلاش دەڕوا و دەچێت ئەمە پیاوێکی شارەزایە پرسیارم کردوتیان ناوی کاکەمەلایە هاتوومەتە خزمەتی کاکەمەلا چۆنی ماندوو نەبیت تەندروستی و چۆنە ئەوە چییە بۆ نێریت ئەوە ئەلەفە بە عەرەبیەکەی بە کوردیەکەی ئالیک ئالیکی بۆ نێری ئالیکە خۆن زیاترە ئەی ئەم هەموو بووکەڵەیە چیە دروستە کردووە یەکێ دوان سیان نێرچیرانەها ئێستا دێن ماسیەکانەوە ماسی خۆرە ماسی گرە هەلمراوی و ئەو تەیرە گەورەیە نازانم ماسی گرەی پێڵێن دووسێ جۆری هەیە هەندێکی چێتە ژێر ئاوەکەوە هەندێکشی بەمەلە بۆیە ڕوا خۆی کاتە ژێریا بڵێ هەتا دەقل 20 15 لەو بچپان ناخۆ زیان زۆرە گەێنە وەڵڵا قوربان 70000 کردەوە حەوزەوە ئەوەی مرد ئەوەکەی گشتی خوارد خوا بەڕاست ئەی ئەم بووکانە کاریگەری هەیە ئەمە ئەم بووکانەمان کردەوە بڵێن داوڵێک وا بزانێت کەمە ئینسانە و لێرانە سڵیان لێ بکە بەس هەتا سێ چوار ڕۆژ باش بوو لەوە بەداوە زانی کە هیچ جوڵەیەکیان نییە سوودی نەما دەبێت خۆمان ئێشکیان لێ بگرین بێ خۆتان ئێشکیان لێ بگرن ئەی ئەمە
ڕۆژی یەک جار ئالیکەیتە وڵا ئەو کۆلانەیان ئێمە لە عەلەفی بڵین عێراقی خۆمان بۆ پڕەکەین هەتا ئێوارە شەو ڕۆژە لەوە ڕێ بەس ئەمە سەر ئاوە هەرکە لە کۆلەکە دێتە خوارێ ماسیەکان دێنە سەر ئاو ئەو مراوێ خۆی پیاکە ئەیخوا بەخوا مراویەکان خەڵکی تر دوانووە بەس وا بزانم لە تۆ زۆرتر زەرەرەیە بڵێ شوێنەکەو نەبێ یا هەمووی هەروە نە ئەوەی من زەرەری بەسی زۆرە ئەم عەلەفە سەعودیە سەر ئاوە نازانم خەڵکی ئێستا لەمەیان هێناوە بۆ ئەم پەنجە ماسی یەکەم جارتە ئەزمونونەکەی نا یەکەم جاری چی منەوە 6 ساڵە حەوزی ماسیم هەیە و مۆڵەتم هەیە و هەموو شتێکی ئەی باشە بۆ نایگۆڕی بۆ ئەم سعودیە کە سەر ئاوەکەوێ هیتر نییە پەنجە ماسی ترکە هێناوە ئەم سعودیم تازە هێناوە سەیری من کەی مەمنونە بم با کامێراکەی کە ژێر ئاوەکەوێ بەڕێزەکەم ئەوەی کە ژێر ئاوە ئەویکا گەرماسیەکە نەیخوا یەکسەر چێتە ژێر ئاوە بۆ ئەگەنیەکە کە بۆگەنی کە دەبێتە نەخۆشی ئەمە یعنی ئەم مەبەستم ئەم پەنجە ماسیە ئەم ماسیە زۆرتر لەسەر ئاو مەلاکە و ئەمێنێتەوە ئەم ماسیە بۆ ئەو عەلەفە دێتە سەر ئاوەگەم عەلەفە نەبێتە ژێر ئاو ئەم عەلەفە ئەڵێ بە پێی ڕێنمایی و هەرای کابرای خاوەن بڵێن کۆمپانیاکەڵێ لە 100 پرۆتینی تایە بە 4 مانگ ماسیەکە پێیەگە ئەو باڵندەیە زیاتر ئەو کاتە زەفەرێنێکە ئەمان یەن بۆ عەلەفەکە لەسەر ئاون ئەو باڵندە گەورەکە لەسەر ئاو ئەوە زەفەر دێنێ بەس بچووکەکە لە ژێر ئاو و سەر ئاوی بۆ نیە ئەو خۆی پیاکە هەرچێتە ژێرەوە ئەمە ماسی گرە سپێکە باڵندە ڕەشەکە نە ڕەشەکە ئەچێتە ژێر ئاو ئەم سپێ لە قەراغی ئاوەکە و بان ئەو کۆلانە ئاوە ئەنیشێتەوە ئەیخوا کە هاتە سەر ئاو لەبەر دەستی حازر ئەیخوا هیچ ڕێنمایی و شتێکە کرێن یا هەر بەپێی ئەزمموی خۆتانە من بەپێی ئەزمون و بەپێی ڕێنمایی من مۆڵەتم دەرکردووە هەموو ڕێنماییەکم پێ وتراوە بەخێوکردنی وایە پەنجە وایە عەلەفی وایە دەرمانی وایە ناویان نووسیم لە کۆمپانیایەکی ئەمەی سامانی ماسی گوتیان هاوکاریتانەکەن عەلەف و دەرمان و ئەو شتانە بەس بە پێچەوانە و هیچ هاوکاریەک نەکراوین ئەی حەوز هەیە زەرەر بکە وڵا حەوز من ساڵی پێڵار 2020 بایی 80 میلیۆن دینار ماسی مرد بۆ چوار دەفتەری ئەو بەڕێزانە خانووکە لێمەوە دیارە و مەغزنی عەلەفی هەیە بۆ مرد لێو نەئەزانی یا چی بوو قوربان یەک ڤایرۆزێکی بۆ دروست بوو هینی پێڵێن ئەو برا بەڕێزانت ئەزانن کەڕوو دوو دانەمانگ من لەم حەوزانە ماسیم برد ئەلەو سایە فڕێمدا ڕێدانش نەبوو لەم ناوە بە حەفارە چاڵم بۆ کردانە ئەو گەنمە وەک زندە بەس کۆڕی بە گۆمەڵ مەژێرەوە شەوان چەقەڵ هەڵ لە چیەوە بڵاو بۆ ئەو کەڕوە قوربانجان هەموو خەڵک بۆ کەڕوە ئەناڵێنێت ئەگەر پەنجە ماسیەکانتان بگۆڕن بڵێ زیاتر هێزی بەرگری نەبێ بەرامبەر بۆ کەڕوە پەنجە ماسیمان هێناوە من 6 ساڵە خۆم حەوزی ماسیمەیە یعنی چاکترین پەنجە ماسییان بۆمان هێناوە ئەو کاک بەشدارە لێ ئەزانێت ئەمە بە فلتەری حکوومەتە ئاڕوا پێشتر تێستی ئەم پەنجە ماسییانە کرابێت ئەبەت هەمووی خەڵکی عشایر و خەڵکی ئەوها خاوەن حەوزی ماسی و خۆی مەفقەسی هەیە گەورەیەکا و یعنی بە کورتەکەی ئەبێت 50 جار زەرەرکەی هەتا ئەوکو فێرەبی حتا تایەچیت حتا تایەچیت خوانە کلەستە خۆش بێت سەرچاو خۆشحاڵ بوو. چۆنی برا سەحەتە باشە بفەرمووی بێتە ئێرەوە وەڵایی ئەمە پرسیاری ئەوەت لێ بکەم ئەرێ هەندێک پەنجە ماسی کە ئەزانن زۆر گەشە ناکە لەگەڵ ئەم ژینگەیە ناگونجێ بۆ نایگۆڕن بەڵێ ئێمە چەند جینایەتێکی ماسی هەیە لەسەر پەنجە ماسی ئەگەر بێ ئەو جۆری کاربە ئێمە کە لە هەیە ئەمڕۆ خۆم یەک لەوانە 7 ساڵە حەوزی ماسیم هەیە هەر یەک جینایەتە تاسە لە کوردستان و عێراقیشا هەیە بەس ئەمە هەڵە نییە با ئێستا ئەگەر بکرێ حکوومەت جینایەتێکمان بۆ بێنێ لە هۆڵنداوە من تابعی یوتیوبەکانم کردووە فەیزتر لە ڤیدیۆیەکانە باشترین ماسییان لەوێ هەیە هەلکەوتەی باشە ئەگەر بکرێ ئەم ناوچە گەرمانە بێ بەڵێ عینە لە جۆری کار بە بەس جینایەتەکەی جینایەتەکەی ماسیەکە بەس لە جۆری کار بە لە کوردستان و عێراقیش چەند جۆرێک ماسی بەخێو دەکرێت سلڤەر گلاس کاربە ئەو کاربێک کە لە منتیقەی تەختەقا زۆرترینێ و لە بازاڕەکانە دەفرۆشرێ هەر کاربەکەیە بەڵام جینایەتەکەی ئەگەر حکوومەت بیگۆڕێ بۆ ئێمە زۆر باش دەبێت بۆ چەند ساڵێکە هەرە ماسیە لە عێراق و کوردستان هەیە دووبارەبوونەوەی بەچکەکەیەتی دەبێتە ئومەهات گەورە دەبێت ساڵی دوایت بەچکە لەوە دەگرێتەوە بەچکەکە دەگرێتەوە حەوزە چەند ساڵە دووبارە دەبێتەوە ئەگەر بکرێ ئەو جینایەتی ئێمە بگۆڕین یەک لەوانە هۆکارێکە من پێ دەزانم کە بوونی نەخۆشیمان کەمتر دەبێتەوە ئەو جۆری ئەو ماسیە لە ناو بچێ باشە هەڵگری نەخۆشین بەڵێ ئەو ماسیە هەڵگری نەخۆشیە ئەو ماسیە گەورەیە هەڵگری نەخۆشێک بووە بە دەرمان چارەسەر کراوە بە چەند ڕێگایەکە گەورە بووە تێپەڕیوە دووبارە بەچکەی لێ باش ئەمە لە ناو حەوزی ماڵەوە ماسی کەناس هەیە
لە ناو حەوزی ترە جۆری ماسی نییە کە حەوزەکە پاک بکاتەوە ئەوە بەڵێ ماسی سلڤەر هەیە کە بەس لێرە نییە لە تەقتەق لە تەقتەق هەتا ئێستا کە ئەو ساڵەکەش نییە بەڵام ئیشەڵا لە ئایندەیە ئەو ساڵەکە هەر چۆنێک بێمە لە خواروی عێراق و لە کووت و لە هەیە نەخۆشی کەمەکاتەوە بەڕێز قەوزە دەخوا حەوزەکە ڕۆشنتر دەکا بەڵێ ئەو ماسی کاربە 100% بەس علف دەخوا کە پیسایەکە دەخوا ناو حوزەکە دەمینێتەوە ڕێژەیەکە بۆ هۆکارەکە بۆ نەخۆشی ئەگە بێ ئەو سلڤەرە ناو حوزەکە هەبێ ئەو سلڤەرە هەرچی پیسینا ئەو حوزە قەوزەکان و پیسی حوزەکە دەخوا باشە ئەم گڵەی تەختەخت تایبەتمەندیەکی هەیەوە ئاودانایە ئەوە چەند جۆرە خۆرەیە ئەو گڵە ئێمە زیاتر ئەو گڵە سوورە بەکاردێنین بۆ حوزەکان ئەگەر لە عرزەکەی خۆی نەبێ لە چیاکان لە گردەکان بۆی دەینین یعنی گڵی هەموو شوێنە نابێ بۆ شوێنە نابێ دەبێ بەڵام هۆکارێکە دووە ئەگەر ئەوە ئەبێ بە قوڕ بەس ئەمە نابێت لە تەختە ئەگەر ڕمر بێ ئاوەکە زیاتر پیس دەبێ زیاتر ڕەنجی ئاوەکە دەگۆڕێ ماسیەکە تووشی نەخۆشی زیاتر دەبێ ئاوش دادەدا بەڵام ئەو گڵە سوورە ئاو کەمتر دادەدا و کەمترش ئاوەکە پیس دەبێ ئەی ئەم ماسی گرەوشتە زیانی زۆر گەیاندووە بە حەوزەکان ماسی گرەکە بڵێ ئەو ماسی هەتا ئەبێ بەکەف ینی 100 گرام 150 گرامێکە بێ ئەو ماسیەگرا بڵێ هەتاکو گەورە بێ ئەبێ 100% ئاگاد لێ بێ ماسیەکە نەخوا حوسە بۆ کابرا 2000 ماسی تێ کردووە لە خلالی مانگێک کاتە مشایەکە ماسی ناو حوزەکەی نەماوە ئەو ماسیگرا هەمووی خواردۆ لە ناوچووە ئێمە ماسی لە منتیقەی تەختەقا بۆ هەموو شارەکانی کوردستان و عێراقیش هەتاکو بەغدا و بەسڕاژ ئێمە ماسی دەنێرین ئینتاجێکی باشی هەیە هەلی کاری بۆ خەڵکی ئەو منتیقی ڕێخسوە خەڵکی منتیقەی تەختەق 130 معاش خۆرە هەمووی خۆی پرۆشەی خۆی هەیە و ئیشوکاری خۆی دەکات پێشنیارت چییە بۆ دەرچووەکانی کشتتوکاڵ بۆ گەنجی تر لە ناوچەی سیروان زەڵم دەربەندی خان بۆی حەوز بکەن ئەو حەوزانە بڵێ من هەتاکو حەوز زۆر بێ باشترێکە بۆ من پێم خۆش نییە سعری ماسی هیچ کاتێک بەرز بێتەوە بستە سەرێ بەڵام حەز دەکەم فەلاحەکان ئیسیفادە بکەن ئەو خەڵکانە لە هەموو شوێنێک بە هەبێ حوزەکان من ئێستا پێم ناخۆشە لە خواری عێراقشکە حوزەکان تێک دەدرێ بەهۆی نەبوونی ئاویان نییە پێم ناخۆشە لە سەدا چەندی پێویستی خۆمان دابینەکەین لە ناوخۆ بەم حەوزانە لە بە هیچ شێوەیەک ئێمە هیچ کاتێک پێویستمان بە ماسی هاوردەی نە لە تورکیا نە لە ئێرانەوە پێویستمان پێی نییە 100% ئێستا پێویستمان پێە بەس ئەگەر گەشەی پێبێن پێویستمان پێ نابێت کاکرنج ئێستا هەموو کاتێک هەر کاتێک کە لە ئێرانەوە دێ سەری خۆمان دادا بەزی خەڵکەکە دەیهێلێتەوە بەڵام کە کاتێک لە ئێران و ناسەر دەکات خەڵک دەیفرۆشی هیچ کێشەی نییە ئێمە کە لە خۆمان زیاد دەبێت بۆ عراقی دەنێرین بەڵام کە شێوازی پەروەردەکردنی بەس لە باشماخ و پەروەزخان بای 65 دەفتەر ئێمە ماسی هاورداکەن هەموو شەوێ یعنی نزیکی زیاتر لە $1 ملیۆن دێ هەموو ڕۆژێ دێ بەڵام ئەگەر بێ و ئەو حەوزانە زیاتر پەرەی پێ بدرێمە پێویستمان پێ نییە ئێمە کە لە خۆمان زیاد دەبێت بۆ عراقی دەنێرین ئەرێ ماوەی پێشوو بەرنمەیەکم کرد لە هەندێک شوێن ڕێقنیانەیە بە ئاژەڵ بینیت بەڵێ شتی جبسی ئەکسپایر ئێوەش ئەم شتانیان بە ماسی بە زیاد بێ هەتاکو ئێستا لە منتیقەی تەختەقا تەحەدا دەکەم حەوزێکش بە هیچ جۆرێک ئەو شتێکیا بەکار نەهاتووە دەست خۆش کاکەیوانگیان خوارستاندا و خێر بێتە ڕێتان خوا حافیز بەڕێزان ئەمە هاتوومەتە لای خاوەن پۆندێک حەوزێکی تر بەڵام بەخوا عاجزمە بەبان ڕەخنێکە لێ بگرم سەیریکە لە بری ئێمە ئەوە پیشان بن ئەوە زانی چەند مەترسیدارە وەرە برای شیرینم سەیری ئەم کارە بە ئەمە ژیانی خۆتە بۆ دوور با تۆمان لە دەست بچە زۆربەی حەوزەکان کە چووم ئاوایە کارەباکەی وە هەر خۆت دۆست و ناسیاوی خۆت نییە کارەبا کوشتێتی خەڵکی گوندەکەی خۆمانە و برادەر و دۆستی خۆمان بوو ئەی دەتۆ ئەم حەوزە جوانە دروست کردووە ها سەیریکە حەوزێکی جوان حسابی ئۆکسجینت کردووە بۆ ماسیەکان ئەبێ حسابی ئەوەش بکەی شتێکی ڕێکوپێک بۆ ژیانی خۆت وانە بەڵێ قسەکە جوانە بەڵام کاگرن خۆشت دەبێ ئینسان خوا عەقڵی داوەتێ مەسەن ئێستا من دەستمە ناو ئەوە دەزانم کارەبایتیایە پێویست ناکەم من پێشەوەی بچمە ناو حەوزەکە قەتڕێکەکەم ئێستا ڕەشەبایەک بیخات هەموو دەقیقەیەک عەقڵ میوان نییە خوان ئەڵێ قسەیەکەیڵە ئینسان لە نسیانەوە هاتەوەواتە لە لەبیرکردنەوە لە لەبیرچوونەوە و لەبیرکردنەوە نیە هەموو دەقیقەیەک ئینسان لەسەر خۆ نییە لەسەر خەیاڵی خۆ نییە وەرە با بڕێن ئێوە لێرە ئاوەکە فلتەرەکەن یەکسەر ڕاستەوخۆ لە زێکەوە وەری ناگرن لەبیرەوە دەیگوازنەوە بیرتان بۆ کردووە لە کەناری حەوزەکە
ئاوەکە فلتەرەکە یا ڕەبی خوا ڕستقە بە تۆ دەری ناهێنیە تا بێ بە چەند کیلۆ هەتا دەبێت و معدل حیسابکەی معدل لە دوونی و کەمتر نەبێ دەتوانی هەمووی بەیەکەوە ئەگاتە دوودونی و یا هەمووی بەیەکەوە گەورابێ هەمووی بەیەکەوە گەورەی بێ لەوانەیە ماسی تیابێ کەمتر بچێتە سەر ئەرەف و ئەرەف کەمتر بخوا کیلۆ کەمتر ئەوە بەڵامیش دەرەکەن یا ئەوی تیا هێڵنەوە ئەوش دەرە من یەک شتی تیا ناهێڵ ئەی ئەوە چۆنە هەندێک کەس چەند ماسیەک دانێ تا بێ بە 14 کیلۆ و 10 کیلۆ و 12 کیلۆ ئەوە هەیە حوزی زۆرە حوزێک تەرخانەکە مەسەلەن دە 15 ماسی 50 ماسیەکە هێڵێت گەورەترین ماسی کە بینی وتە لەم حوزانەی تەختەقات چەند کیلۆ بووە من گەورەترین ماسی کە لەم سنوورەی خۆمان بینی بێتم کاکزەبار ئەلێرە بە خێوی کردبوو 13 کیلۆ نیو بوو 13 کیلۆ نیو بەڵێ ماسێکی پرتەقاڵی بوو باشە بینی خۆمان بێ بابی نەران گویان لێ نەبێ ئەوە چی بوو دیعایەکە بۆیان و هەندێک حوز گۆشتی کەریان ناوە بە واللهی کاگڕند منش خۆم بیستومە ئەوە گوتیان گۆشتی کەریان ماوەیە کەرە دوو لە ڕوتان کەرە بەراو شت نەما هەمووی بزر بوو گوتیان هەموو یەکەنە حوزەوە زاواژ نەبوو ئێستا من وەکو خۆم وجدانم قبول ناکە چۆن وجدانم قبورەکە من بۆ خۆم لێی دەخۆم هەر من پرسیارم لە پسپۆڕێکی شکردوتی ئەسڵەن نابێ بۆ ماسی ئەسڵەن نەخۆشیە خات من شتیوام هەتا ئێستا نەبینەوە بەرام کەس ناتوانێت ئەو شتە بکات لەبەرەوەی ڕستەکە هی خۆیەتی نەچتە دوا ئەی ئەو دیعاە بۆ چی بڵاو بۆ ئەو ماوەیە وتیان هیچ هیەوە نەبوو کە گوێ درێژ لە پڕنەما واللهی طبعا خەرک ئێستا تەکنۆلۆژیا پێشکەوتەوە خەرک سیارەی هەیە و خەرک شتی مەکانیکەی هەیە ئەو هینە نامینە خەرک ئیشتی بەوە نامینێ بزر بوون هەمووی بردرا بۆ حدودەکان و ئیتر ئەوە بینەرانی بەڕز من هەر لە پسپۆڕێکی بواری پەروەردەکردنی ماسیشم پرسیوتی وەڵی کاکەوان هەمووی دەنگۆی ئەسڵەن ئالەفەکەش ڕێک و پێک نەبێ ماسێکە کوژێت چۆن گۆشتی گوێ درێژەیرێ بە بەڵام هەرویستم ئەو زانیاریە لە خۆتان وڵاتیان هیچ کەسێک هیچ ئینسانێک وجدانی ڕێگەی پێ نادا ئەو ئیشە بکات ئەی ئەو مادەکی میای و فۆرمالین و شتا من وەکو خۆم هەتا ئێستا نەفۆرمالین نەبیکەیسی برانە ڕۆبی کەسیش هەیە بەڵێ بیکەیسیش هەیە ئەمە چەند زۆر دەرمان هەیە دەرمان ئینتیها پێ هیچیم بەکارت نەهێناوە ئەوەی بیکەیسیە چیە یەن بە ماسی ئەو بیکەیسیە ماسیەکە هەیە کە ڕووی لێدا بیکەیسی لێدا ئەجا هەر یەکەو بە شێواز دەستخۆش مامەستا جەنابەت شارەزای نەچتە دواوە مامەستا ئەم بیکەیسیە چییە هەر ئەم بیکەیسیەم نەبیست مەسوەرە دواوە وەرە باشینە ئێرە ئەو بیکەسیە کورتراوەکەیتی ئەوە نییە مەبەستی سیلاح بێ و خوانزانم جۆرێکە لە دەرمان بەکاردێ زێتر بۆ کەڕوو بەکاردێ ئەو ماسی کە کەڕوەکەی گرت تەسیر لە کەڕوەکە دەکا و کەڕوەکە زەعیف دەکا و مەناعی ماسیەکەش خۆی وردە وردە بەرز دەبێتەوە لە کۆتاییە زاڵ دەبێت بەسەر نەخۆشیەکەی ئەزانی شتێک سەرنجی ڕاکێشام ئەها دوای بە فلایکامەکە ئالانەوە پیشان بن بۆ هەنێ حوز ئەوەندە ڕۆشنە و هەندێکی ئەوەنە قەوزاویە یەکەم دەکەوێتەوە سەر ڕێژەی ئۆکسسیجینی حوزەکە ئەمانەی پشتێ زۆر پاکن ئەوە کاگڕەت لەبەرەوە ئێشتا ماسی یەکەم سەرەتای ماسی بکەیە ماسیەکە سەرەتاکە بچووکە پاشەڕۆی کەمە کە پاشەڕۆی کەمە قەوزە کەم دروستە بێ لەبەرەوەی خواردنی کەمە لەبەوەی قەوزە لەسەر چی دروستە بێ لەسەر خواردنی ناو حوزەکە یەکەم ئەوەی کە هەتاوی لێدا دووەمش ئەوەی کە ڕێژەیەکی زۆر لە ئەمۆنیا هەبێ کە ئەوە بەشێکە ئەوش بەشێکە لە خواردنی حوزەکە بۆ قەوزە ینی حوزەکە پێی زیاد دەکات بۆچی هەندێک کەس فلتەریەکە ڕاستەوخۆ ئاوی زێ بەکارنیانە ئاوی زێ بچوو ئەگەر بکەی ئەو ئاوە ئێمە لە دوکانەوە پاشەڕۆ ئەوانەی لە سەریان شتی تۆپیوان هەندێک حاڵەت شتی پێ پاشماوەی تێ دەکەوێتە ناو بەشێک لەوەیە کە خەڵک ژینگە پارێز نییە ئەو موادی پاکەرەوەی ماڵان تەمەشا بکەی بۆ نە شارێکی وەک سلێمانی حیسابکە ڕێژەیەکی چەند موادی پاکەرەوە بەکاردێنێکە هەمووی نسبەی بۆ زەیە لە ڕاستەوخۆ بێەوە و ئاوە وەربگری بۆ حوزەکە کاریگەری خراپی دەبێت لەسەر ماسیەکە ئێمە چەند هۆکارێکی نەخۆشی گوازراوەمان هەیە ئەوە یەکێ لەوانە کە سەرچاوی ئاوە دوو ئێمە تەیرمان هەیە ئەو تەیرە چەند نەوعێکی هەیە زۆریان ئێمە پێی دەڵێن شینوشاوە لەبەرەوەی ناوی تەیرەکان ماسیگرە پێڵەن شینوشاوە ماسیگرەمان هەیە جیایە نەورسمان هەیە ماسیگرەمان هەیە قەلمراویمان هەیە ئەوەی ئەچێتە بنەوە بە کوردی چی پێڵەن قەلمراویە ئەو قەلمراویە ئێمە لە مانجی 2 تا مانجی 5 زۆرە ئێمە پێشتر تەنها کێشەمان لەوە هەبوو بەڵام ئێستا جگە لەوە نەوعێکیکە شینوشاوی پێ دەڵێن نەوعێکی خۆی شینوشاوە نییە بەڵام ئێمە ها چۆن دەڵێ
دەڵێ هەرچی سمێڵ سوور و ئێمەینی پێ دەڵێ ئەم زاغای پێڵە ئیشەکە ئێمە ژوای لاتە لە بەروی ناوی تەیرەکان نازانینەکە نا جۆری تەیرەکان جیاوازە ئەوە پێشووتر بە بیرەوەری باپیرانمان نەبووە ئەوە نەبوو ئەوە تقریبا 1-2 ساڵێکە جاوە شەوانش زۆر دەخوا شەوان کە دێتە نزیک لەسەر کۆلەکان دەنیشیان نزیک نافورەکانیان نزیک قەراقی ئاوەکانە ماسێکی زۆر دەخوا ئەوەی نەشی خوالیدا چوانی چاوی نازۆر لەیلیە بینەری زۆر عجیبە زۆر ینی زۆر سریع ماسی دەگرێ ناڵێم ئەوەی نەشی گرێ ئەوەی پێشی نەخوری چۆری دەکا ماسیەکە دەترسێنێ ماسیەکە لە علەف دوورەکەوێت زیانی ئەوەی کە ئەم گواستنەوەی نەخۆشی لە ئەفریقاوانەوە دێ ئەفریقا ئێمە گە تەماشاکەین لە جنوب لە شوێنی ترەوە دێ بزەبت شوێنی جوگرافی نازانین بەڵام بەشێک قەلمراویەکە لە جنوبەوە دێ هەموو شوی بینی جنوب و کوردستان دەکا نەخۆشەکانە نەخۆشەکان نقڵەکە ئەو ماس ئەو نەوعە تەیرەش زیاتر کە دێ دەمینێتەوە فەسڵ تقریبا حەوز هەیە ئەم باڵندانە تەواو هەراسانیان کردبێ و هەمویان خواردبێ من پار خۆم 4300 ماسیم هێنا داخلی حوزەکەم کرد دە 15 ڕۆژێ زروفێکم بۆ دروست بوون هاتمە لای حوزەکەم تقریبا 3300 ماسی 3600 ماسی لێ خواردبوو هەموو یەکتریان داوات کردووە لەسەر حوزەکەی یەک تەبعەن ئەوە شتێک هەیە ناوفەلاحی خۆمان کە دانەیەک دەمینێ لە ئاسمان حوزەکەی نیشتەوە فڕی دەڵێ و چوبانگی جەماعەت بکە ئەوە قسەیەکی کوردەواری ناو خۆمانە یعنی وەک ئەوەی کە جیهازیان بۆ بکە ئەمە شین و شاوەکە ئەمە قەلمراویەکەشی ئەوەی ترش وایە ئەوەی ترش عینەکە شین و شاوی پێ دەڵێن یعنی لە تەختەق زۆریان ڕقلەم شین و شاو شتە خۆم ئاوڵزاوایەکم لەو بەرە پێکەوە ماسیمان هێنا 5,000 کردە حوزێکەوە ڕۆژێ چوومە دیار ماسیەکەی پێکەوە تێمان کردبوو گوتم هێرشە ماسیت و گەورە بووە زۆر گەورە بووە دەبێ هۆکارێکە بێ گوتی چۆن گوتم ماسیتیان نەماوە گوتی وانیەوە گوتم وەڵڵاهی ئەو حوزەیت و ماسیتیان نەماوە بۆیە ئەو ماسی ئەو هایلی هات یعنی هەر کەمێک مابوو هەموو ئالیکەکە نەخوا تقریبا 15 ڕۆژ ماڵی لە کوێ بوو نەهاتە دیاری وەڵا ڕۆژی تۆرمان لێدا بە هەموو قووەتی خۆمان هەولماندا 300 ماسیتیان مابوو لە چەند هەزار خۆی 5,000 هەر هەمووی ساف کردبوو یەک لەوەندە زیاتریان یعنی ئەم داڵوشتە ئەم باڵندانە سوود زۆرترە بین هەرتیای ناهێڵێ ئەگەر کاگرنج بێت و ئێستا منەوە حوزە لە دیاری نەبم بە یەک هەفتە یەک لیتیان ناهێڵێ باشە پرسیارە گرنگترین هەڵا بۆ ئەوی کە بەخێوکەرانی ماسی نەیکەن چییە یەک دووشت لە ئەزمموی خۆتە من وەکو لە ئەزمموی خۆما گرنگترین تش لە بەخێوکردنی ماسی یەکەم دەبێت زۆر ئاگال لە ئۆکسسیزین بێ شەوان خەوت لێ نەکەوێ چەند کەس ماڵی وێران بۆ شەو خەوی لێکەوتووە کارەبا بڕاوە کارەبای جار هەیە کارەبا نابڕێت و کارەباکەی تو شۆرتەکە ئاگات لێ نییە خەڵکە شەر ێزانێ کارەباتێ کارەبا هەیە لە ئەسلا بەڵام تو حوزەکە وایرت تاواوەتەوە سیرەکەی بەینی هەرستی ماسەکەت گشتی لەبان ئەو مردووە دەستەکانی خۆش بێ و خوارستان با ئینشاءالله مەمنونم چاوەکانتان ماچەکان ڕێزم بۆ هەموو تەختەقەیە بە ناوی هەموو ڕووداوە جارێکتر سڵاوتان لەبێ ئەو دیمەنانەتان بینی بەڕاستی دڵنیام دڵتان خۆشە بەوەی کە و هەموو حوزی ماسیە دروست بووە بەڵام نیگەرانن لەوەی کە هێشتا ڕۆشنبیرێکی بەرز لە ناو ئێمەدا دروست نەبووە بۆ ئیدارەدانی ئەم بزنسە گەورە سەرنجڕاکێشە بە سوودا لە ڕووی مادیەوە لە ڕووی تەندروستیەوە اینجا دکتۆر نەسرین کورد دەڵێ دکتۆرە بەژن بەڵام کورد تای تەنیسی نییە بۆ ژن و پیاوە بێ بڵێ دکتۆر نەسرین بەخێر بێت بینەرانی بەڕێز دکتۆر نەسرین دکتۆرە تاقانەکەی لە بواری خۆراک و سامانی ماسیدا انشاءالله دکتۆرامان لە بواری ماسیدا زۆر بێت هەمووتان بەخێراتن سەرچاوم دکتۆر ئەو سەردانە مەیدانیەمت پێ باش بوو بۆی کە خەڵک بیبینە زۆرم پێ باش بوو خۆشتر حاڵە بووم ئەگەر ئێمە لەوێ بووینایە ئەم بەرنامە بکرایە باشە بەس وەک ئەوە لەوێبی ئێستا بینیت بەڵێ لە چیا پێی دڵخۆش بووی چی نیگەرانی کردی هەڵەکانی کە زۆر باوە و ئەکرێ و حەقە ئیتر ئەوانەی کە لەم بوارەدا بزنسی ماسیەکە نەیکەن چی بوو ئەوەی کە دڵخۆشکەرە هەر سەرچاوێکی ئاو هەبێت ماسی تێ بکرێت بەلای منەوە شتێکی زۆر دڵخۆشکەرە چکە بەڕاستی سەرچاوێکی داهاتی زۆر باشە بە تایبەتتر ئاوی خۆمان ئاوێکی زۆر پاک و جوانە کە بۆ زۆربەی جۆرەکانی ماسی من ئەتوانم بەکاری بێنم یعنی سێمە هەمومان بە سەلمۆنیشەوە کە بڵێن سەلمۆنیەوەی کە لە لای خۆمان بەخێوەکرێت تراوتە سە بڵێن شتێکی زۆر هینە خەڵک باسی ئەکا ئەڵێن ماسی جنوب بچۆ بۆ جنوب ئەڵێ ئەگەر ماسیەکی جنوبم بۆ بێنی ماسیەکی کوردستان بۆ بێنی من ماسی کوردستانەکە ئەخۆم ئەڵێن بۆ ئەڵێ ئاوەکەی ڕزواڵن خەڵکی جنوب خۆم ڕۆشتم بۆ بەسرا ڕۆشتم بۆ مؤتەمەر بۆ زانکۆی بەسرا بۆ کۆلێجی پزیشکی فتەرێ بۆ کۆلێجی کشتتوکاڵ کە تەنها بەشی ماسی هەیە
ئەمە چەند ساڵێکە لای خۆمان کراوەتەوە لە زانکۆی سەلاحەدین لەوێ چەند ساڵە هەیە لە جنوب بەڵێن چی ئەوم بۆ ئەڵێن دووبارە ماسی کوردستان وەسابێ ئێمە ماسی جنوب ناخۆین ئەڵێن سێدە تۆ چۆن دکتۆرە یەی بۆ بەسڕە دڵت تێ ماسیەکە ئێمە بخۆی پێشتر تۆ ماسی سلەیمانی خواردووە یعنی ئەم شتە بەراوردە زۆر عەجایبە یعنی ئێمە خۆشمان ئەو ماسیە لەناو ئەو شوێنە خراپە لەناو ئەو پیکاپە لە پشتی ئەو پیکاپە خوازانە چێنێک ئەو ئاوە ماوەتەوە چەنە نەخۆشی هەیە چێنێ پیسە ماسێکە چێنێ ئاوەکەی پیسە یعنی ئەوانەی لێراڵەن کاکە ماسی جنوب خراپ حاڵی بوون ماسەکی خۆمان زۆر لەوە باشتر لەبەر ئاوەکەمان پاکە ئەو ئاوی سیروە ئەو ئاوی تانجەرۆیە کە ئەوتەیە چێنێ پیسە و چێنێ بۆگەنە و چێنێ خراپی لەسەر ڕیزدا ئەنرێت بەڵام لەگەڵ ئەوەشە کە سەیری ماسیەکە ئەکەی لە دوورەوە ماسێکی زۆر جوانە بەڵام بۆن و هەڵاکەی هینی ئاوەکەی وەرگرتووە یعنی ئەمە شتێکە یعنی دڵخۆشکەرە بەڵام بەداخەوە بۆ نەکراوە بە سەرچاوەیەکی داهات وەکو چۆن زۆربەی شوێنە کچارەکانی تری ئەم عێراقی خۆمان کێمە چێنێ نزیک و دوورین لێیەوە ئەوان سەرچاوەیەکی داهاتی گەورەیە بۆیان پیشەی لە لای ئەوان لای خۆمان بۆ ناکرێت وەکو تاقانەیەکی بواری ماسی کە سەردانی مەیدانی زۆرەکەیت ئەکرێت چەند هەلی کار لە کوردستان بۆ گەنجەکانمان بۆ خەڵکەکانمان دروست بکەین بەس بە ماسی زۆر لە دروستکردنی حەوزی ماسێکەوە بەرهەمهێنانەکەی فرۆشتنەکەی بازارکردنەکەی ئەوەتر کاکە زیاتر شارەزاترە لە ناو بازارەکایە اینجا پێش ئەمانە هەمووی تۆ بەرهەمهێنانی پەنجە ماسێکە بەلای زۆر ڕووبارە ڕۆی ئەڵەی کاکە ئەمە بوو حەوز بووە حیفە ئاوێکی ئاوە ئەڕوات ماسی تێ نەکرێت بە تایبەتی ئاوی خۆمان بەو هەموو مواسەفاتە باشە کە تایەتی بەڵام بەداخەوە وەکو ئەڵێن نییە دەسوقاچ هەمووی وەساوە تۆ هەر هاوارەکەیت یعنی ئێمەوەمان لەسەر هاوارەکەیت دکتۆر تخوا باەکسە یەک دقا سەیرێکی ئەم ئێرە بکەن بە ئیجازەی جەنابتان ئەم ماسیانە سۆران تۆزە پیشانمان هەی دکتۆر ئێمە ماسیمان هەیە هەر ماسی کوردی ئەسڵ بێ ئەم ماسیانەی سەرچنار چین ئەمانە زۆربەی زۆری کە هەمان بێت زۆربەی زۆری هەستەکەم بڵێن کارپە یان قاشنەیە قاشنە بڵێن ماسێکە حەزی لە گژوگیایە زیاتر ماسێکی گژوگیا ڕووەکیە بەڵێ ڕووەکیە حەزی لە گژوگیایە ئەتر بۆیە لەم شوێنە چونکە قەوزە و گژوگیا زۆر ئەکەوێتنە ئاوەکەوە زۆر باشەتیای بەخێوی بکەین ئێمە وەکو خۆمان بڵێن ناوچەکەی خۆمان ماسیەکمان هەبێ پێ بترێ ماسی کوردی هەمانە ئەتوانم بڵێم بزە تقریبان تاقا ماسیەکە ماسی بزە بۆ پێڵێن بزە هەر خۆی دەمچاوی و دەم و پلی ینی کورد ماسیەکەی بەردەوام زەردەخەناکات ینی و ماسێکە بەداخەوە بەس ماسی بزە کوردی ئەسڵە ئەوترێت تەنها ئەو ماسەیە لەبەر ئەوەی لێرە زۆر ئەبێت کاتێکی کەمی دیاری کراوە لێرە لە ئاوەکانی خۆمانە زۆر ئەبێت ماسی دووکان ئێستا بزەی زۆر تیاماوە بەداخەوە زۆر کەم ئەی سوورەش هەر زۆر کەمی تیاماوەتەوە هەر بەڕێژە ئاوەکانی خۆمان بەداخەوە زۆر کەمی تیاماوە لەوانەیە خەفەتی کە عەبدوڵڵا بێ کە عەبدوڵڵا فەرموو دکتۆر کە عەبدوڵڵا ماسی کوردی ئەسڵیمان هەیە ماسی ئەسڵی کوردی بەڵێ بزەمان هەیە سوورەمان هەیە سمێڵەمان هەیە ئەمانە لۆکاڵین ئەمە بە ناوی کوردەوە وەکو بزانی هەر چەندان پرسیارە بۆ تۆ نابێت چونکە تۆ لەمەیان بڕوا ناکەم پسپۆڕ نیت بە ناوی کوردەوە تۆمار کراون چونکە ئێستا سامانی لۆکاڵی نەتەوەکان سەگ پشیلە مانگا کەو خوشتر هەمووی بە ناوی نەتەوەکانەوە تۆمارەکرێت تەسەوڕ ناکەم بەخوا کورد تۆماری نا بە ناوی کوردەوە تاعان تۆمار نەکراوە چونکە منەوە ئەماسیانە لە زۆربەی شوێن وڵاتەکانی کەش هەیە بەسۆڵا کاکەجەگەر مەجالم بە کاکە لە هەولێر لە زانکۆی سەلاحەدین ماسیەکە چەند ساڵە بڵێن بە غەڵەت ناوی لێنراوە ئێستم چەند ساڵی ئەخیرە دکتۆر سەمیر ئەناسم لەگەڵ دکتۆر شەماڵە ئیشان لەسەری کردووە ماسێک هەر ماسی سمێڵەیە نەوعەکە لە سمێڵەکان لێرە ئەژی بەس وەکو کوردی نییە ئەی کامە لێرە ئەژی دیئێنەیەکەی کوردیە لە قەدیمەوە زیاتر بزە و سوورە ماسیە بزە و سوورە ماسیە کوردیە چکە لێرە زۆر ئەبێ بە تایبەتی بزە ئەو ماسیە ناویان ناوە کوردستانی ئاسس یعنی ئەو شتێکی دڵخۆشکەرەوە ئێترەوە نەوعەکانی ماسیەکە ڕەنج وتمان بزێ و سوورێ و سمێڵەیە و قاشنەیە ئەمان ئەم چوار جۆرە بە تایبەتی کامیان زۆر بەتامە تاکیدم لە دوکانەکەت یا لە باز بەڵێ بەتام زیاتر سوورە ماسی و بزە و سمێڵە تقریبا خەڵک خواستی زیاتر لەسەر سوورە ماسیەکەیە ئەنجا بزەکەی ئەنجا سمێڵەکەی خۆت بە کامیانە زۆر لا بەتامە خۆم ئەوەی کە بلام بەتام بێ زیاتر بزەکەیە تۆ ماسی جنوب لێرە خەڵکەڵە ماسی جنوب دکتۆریش ئەڵێ وەڵا لە جنوب ئەڵێن ماسی سلێمانی تۆ ئەڵێ ئەو کاتانەی کە خەڵک هاواری ئەکرد جنوب کاگێ ڕەنج لە دوای پرۆسی ئازادی ئەنجا ماسی جنوب هاتە ئێرە ئەو کاتە کاتێرە ئێمە هیچ
ماسیی کاربمان پەروەردە نەکرد کە هات ئێمە ماسی جنوبە ماسی جنوب لەو کاتەیە یەک بۆ سعر نرخەکەی هەرزانتر بوو دووش بۆن و دەرچی کەمترە لە ماسی بەحر خەڵک سەریایە ماسی خواردنی جنوب بەس کە کاتی لای خۆمان ئێستا ماشەڵڵا ئەوە جەناب ڕۆشتوی مەدانیان سەیری تەقتەقی کردووە ئێستا من هەر زۆری پێ دڵخۆشم ئەوە کاک دکتۆر چەند جارێ سەردانی مەدانیمان کردو ڕۆشتنی بۆ شوێنانە هانی خەڵکماناوە وتومانە کاگە لەسەر گیرفانی خۆمان بە ڕۆحی خۆمان ئامادەین هاوکارتانین بە شەو بە ڕۆژ ئەوە کاک دکتۆر وتومانە شەو پێویستان بە ئێمە بوو ئێمە هەر وەکو جەنابیش بە معلوماتی ڕێکخراوێکمان دروست کردووە چەند کەسێکی هەر زۆر دڵم پێی خۆش بوو دوێ نەزانیم لەسەر هەست و گیرفان و توانا و مانوبوونی خۆمان کردومانە هەستاوین تومانە با بۆ پاشە ڕۆژ ئێمە تەبعەن من 30 ساڵە لە بواری ماسیە ئیشەکەم بەیانی دوو بەیانی یا 10 ساڵیگا 5 ساڵیکە لەوانەیە تر خاننشین نەتوانم بەس بە پاشخانێکی جوانمان هەبێ جێ یەڵین کە بڵێن شوێن دەستمان دیارە هەموو کەسێ ئەوەی کە لە بواری ماسی فرۆشتن پەروەردەکردن حتا جەنابی دکتۆرەکان ماسی خۆر هەموو کەسێ بۆ هەیە ئەوەی کە دڵسۆز بێ کاک ڕەنج بۆ ئەم بوارە ئێمە دەستخۆشی لەکەین کە بێتە ناو کۆمەڵەکەی ئێمەوە بەس خزمەتێکی بچوو بکە بە بواری سامانی ماسی باشە ئێستا دەستخۆشی بینەرانی بەڕێز ئەوە بە کەم مەزان کە عەبدوڵڵا لێرەیە حەزەکە من زانیاری لێوە بگرین هەم خۆم فێر بم هەم ئێوەش فێر ببن با یەک دوو زانیاری و لێوە بگرم و اینجا بچمە لای میوانەکانی ترم ئەرێ ئێمە چۆن بزانین ماسیەک کۆنە تازەیە ماسیەک لە حەوزەکە پێشووتر نەمردووە ماسیەک فرێشە ئەم شتانە هەندێک زانیاریمان پێ بڵێ کاک ڕەنج ئەوەی کە بێوێ ماسی تەندروست بخوا ئەبێ لە شوێن تەندروستا بیکڕێ ماسی تەندروست لە شوێن تەندروستایە کەم شوێنی تەندروست لێرە کەم نییە بەس خەڵکەکە ئێمە ئاسی ڕۆشنبیری تۆزێ لاوازە ئەڕوات بۆ نمونە سێرەکەی ماسیەک بە ئێمە لێدان نەبێ بۆ کۆمەڵی خەڵکی بەڕێز 2 سعات 3 سعات 4 سعات ئەم ماسیە لەبەر ئەم خۆرە گەرمەیە بە تایبەتی لەم چلەی هاوینە نیوەی برژاوە تۆ ئەڕۆی یعنی بانی دووبانی خۆت بە پرسیاری لە نەخۆشکەوتنێک لە شتێک لە ئەم لاولایە ئێستا ئێمە چۆن بزانین ماسیەک کۆنیا تازەیە ئێمە ماسی بۆ نەکە تۆ ئەڕۆی ماسیەکڕی یەکەم جار دەست بنێ بە ماسیەکەیە ئەگەر ماسیەکە چوو بە ناوە بلا تەشبی ئەو ماسیە کۆنە ئەگەر ڕق بوو ئەمە تازەیە جا سێری جۆچکەیکە ئەگەر جۆچکەی سوور و ئاڵ بوو ئەم ماسیە قابلە بۆ خواردن ئەگە بێت و جۆچکەی سپی بوو بۆ یاوانەیە ئەمانە ماسیەکەمە بەڕاستی بە خەڵکی خواردن نایە هەرچەند ماسی کەس لەو باوەڕێیان لە ساعت 10 خەڵ نەخۆش ناکە شوێن دۆشاوی تەماتەی پێوە کراوە ئەوە ئێستا ئەو سا زوو بوو کە خەڵک تۆزێ واعیکەم بوو ئەلحەمدولیلا ناکرێت ئێستا خەڵک باش ئەمە دوو صفاتی ناسینەوەی ماسی تازە ئیتر ئەوەیە کە وتمان خۆی لە 150 ئەوەیە کەفتوێ ماسی تەندروست خۆی ئەبێ لە شوێن تەندروستا بێت چاوی چی لێ دێت چاوی ئەچێ بەناوە کاک دکتۆر ئەگەر ماسیەکە کۆن بێت نامێنێت تەڵخە بێت و چاوی نەوعی خەڵەنیشی بۆنی ینی بۆنی خراپبووی لێدێ ئەگەر بۆ مەسافەیەکی زەمەنی وە گرنگیشە بۆن منە لە 4 پلەیە هەڵبگیرێ ئەم ماسیە یعنی ئەوەی کە کاک عەبدوڵڵا باسی کرد ئێمە ئەیبینین لەسەر جادەکان لەسەر شەقامەکان کە ئەمە زۆر ناتەندروستە چونکە ئێمە کۆمەڵی نەخۆشی زونۆتیکمانەیە گوازرێتەوە وەکو ئەیڕۆمۆنەسەکان سیدۆمۆنەسەکان ئەمانە ماسیەوە بۆ مرۆڤ بەڵێ بۆ مرۆڤ گوازرێنەوە ئەمانە ئەگەر ینی بە زانستیانە تەعاملی لەگەڵان نەکرێت کێشە دروستەکە بۆیە حکوومەت زۆر ضرورە کە بیر لەوە بکاتەوە کە بازاڕچەیەک دروستکە تایبەت بێ بە ساختکردنەوەی بەرهەمی ماسی بۆی کە لەژێر چاودێری و کۆنتترۆلی لیژنەکانی قایمقامیەت و ئەوانەیە بێت ئەوە شتێکی زۆر گرنگە مەکەرتی تایبەت بۆ بیرتان لە نەکردوێتەوە 30 ساڵە مەسەڵەن چۆن مەدانی ئاژەڵان هەیە ئاوا شوێنێکە بێ بازاڕێکی تایبەت هەبێ دووبارەکە ڕەنجێمە دروستکردنی ئەم ڕێکخراوە یەکێک لە مەبەستە گرنگەکانمان ئەوەیە کە ئەمانەیە چۆن بڵێ علوەیەکی ماسی آخر علوەیەکی ماسی بە شێوازێکی زۆر جوان و تەندروست ئێمە دروستیکەین بۆ ئەو مەبەستەش لەگەڵ کاک سەلاح سەردانی ڕێکخراوە دیموکراتەکانمان کرد ڕۆشتین بۆ لای ئەو پیاوە بەڕێزە وەبەرهێنێکی هێنا على ئەساس ئەم وەبەرهێنە 3 علوەی مامناوەند لە سلێمانیا دروست کرێ هەر ئەو کاتە بوو دانیشتنەکە دوای دانیشتنەکەی پەیوەندی پێوە نەکردینەوە و شتەکە
ئەرکی ئێوە بیجوڵێنن آخر ئێمە دوایەوە خەڵکێکێ لەوانەیە ئێستا مەمنونتان بێ کە بۆ نمونە ئەم فکرانەی بنە وانە ئێوە ڕەنگە بتوانن بەس بە ماسی هەم بازارگەرمی بکەن هەم خەڵک بخەنە سەرکار ڕێکخراوەکەتان هەم ئایدیا بن بە خەڵکتوانن لەم سەرچنارە بە ماسی پارەپیا بۆ ڕێکخراوەکەتان و بۆ خەڵک وانە ئەگەر من حکومەتەکەم پارێزگاری سلێمانی بۆ نمونە داوای لەکەین بتوانێت شوێنێکمان بۆ تەخسیسکە ئەو کاتەکە شوێنەکەی بۆ دیاری کردی نوتی ئەمە شوێنە ئەو کاتی ئێمە توانی هەوڵی ئەوە بین بەس من کە شوێنەکەم نەبێت کابرای هەر سلێمانی ئەی هەولێر ئەی دوهۆڕێکخراوەکەتان گەورەکەن ئێمە گەورەیەکین کاک ڕەنج ئێمە ڕێکخراوەکەمان ئیداری ڕاپەڕین و سلێمانی و ئەمانەیە هەر کەسێکی کەش ئەندام بێت یا ئێمە وەری ئەگرین بەس ئێمە گە شوێنەکەمان بۆ تەخسیس کرێ و کاتە ئێمە هەوڵێکی جدیتر ئەین باشە بەس یەمە خزمەتە بەس دکتۆر دوو جار ڕام گرت دکتۆر ویستی باسی ئەوە بکە کە هەندێک نەخۆشی ئەگوێزرێتەوە ئەو شتانە و حەزەکەم دکتۆر ئەو سەردانە مەیدانیم ئەو هەڵە باوانەی کە ئەکرێ و لە سەردانە مەدانیەکان تایبینی چی و چییە چی دڵی خۆش کردی چی نیگەرانی کرد ئەوەی کە حەجمێکی زۆر خەڵک سەرقاڵی ئەو مێنەیە کە نزیکەی 802 حەوزی ماسیمان ئێمە لە تەقتەقایە کە ئینتاجی ساڵانیان ناوتیان زۆر نزیکی هەزار بەڵێ کە زۆر لە گەشە سندنایە بەڕاستیەکەی و بەڵام کۆمەڵێک هەڵە بەردەوام لە حەوزەکانە دووبارە ئەکرێتەوە یەکێ لەوانە ئێستا یەکێ لەو بەڕێزانە علەفی سەراوکەوتوو بەکارێنێ کەی کاتە ناو کۆلەکانەوە کە ئەمە خۆی ئەو علەفە سەراوکەوتووە ئەبێ بۆ بخرێتە ناو حەوزەکەەوە بۆی هەڵبدرێ نەک بکرێتە ناو کۆلەوە چونکە ئەوە ڕێژەیەکی زۆر کەم لە ماسییانکە بە نێچیر بۆ ماسیگرەکان بەڵێنە سەر ئاوەنە بەڵێ لەبەرەوەی ئەوە یەکێکە لەوە ینی یەکێکە لەو هەڵە باوانەی کە هەیە و هەنێک لە خاون حەوزەکان علەفی زۆرەکەنە ناو حەوزەکانەوە کە ماسی کارب ینی ئێمە ئەگەر باسێک ئێوە باسی ئەوەتان کرد کە چ جۆرە ماسیێکی کوردی و ئەوە هەیە کە لە دەریاچەکانە هەیە بەس ئێمە وەکو ئەوەی کە ئیشی تیجاری و بزنسە ئێمە چوار جۆر ماسی لە کوردستانە وەکو بزنس وەکو بەخێوکردن لە حەوزەکانە بەخێوەکرێ باوترینەکەیان کۆمۆنکارپە کە نزیکەی لە سانە و دوی بەخێوکردنی ماسیە با بڵین گراس لەکوێ هاتووە ژنگەی ژیانی ئەسڵی ئەو ماسیە کوێ ئەوە یەکێکە لەو با بڵین لە عالەمە ینی وەکو هینە عالەمیەکە لە هەموو عالەمە لە جیانە ئەمە ئەم بەخێوەکرێ بۆ مەسلەی با بڵین بۆ حەوز گراس و کۆمۆنکار هێنرای عێراق لە لە گراس و کارپەکە لەگەڵ سیلڤەرەکە ئەو سیانە بەیەکەوە لە سیستەمی ئێستا باوی جیانیە پۆلیکەڵچەری پێڵەن ینی ئەوەی کە پێکەوە ئەم سێ ماسیە پێکەوە بەخێوکرێ سوودی ئەم سێ جۆر ماسیەکە بەخێوەکرێ لە حەوزەکانە زۆر گرنگە کە خاون حەوزی ئەمە بیر لەوە بکاتەوە هەرسێکی پێکەوە بەخێوکە بۆ کارپەکە ئەوەیە کە تۆ علەفی پێدەی گراسەکە گژوگیا و گۆڵی ناو حەوزەکە ئاخوا وێنجەکە ئاخوا لە حەوزاکرێت بۆی ینی تێچووی نییە ینی تێچووی نییە تۆ ئەگەر پاشنە بەخێو بکرێت ئەتوانێت ئەڕوێنرێت و کرێتە ناو ئاوەکەوە سیلڤەرەکەش پاشەڕۆی هەردووکیان لە ئەمۆنیای هەردووکیان لە پاشەڕۆکەیان بەوە گەشاکە بەوە گەورابێ یعنی ئەمە سیستەمێکی زۆر جیهانی تەندروستە بۆی کە خاون حەوزەکانی ئێمە سوودی لێ وەربگرن بە کەمترین تێچووە لە مەسافەیەکی کەمی زەویە ئەتوانن باشترین نەتیجە و بەرهەمیانە بێ کۆمەڵێ هەڵی لێرە یەک جۆری ماسیە خەنە ناو حەوزەکان زۆربەی زۆریان یەک جۆر ئەوە هەڵەیە ئەوە هەڵەیە بەڵێ یعنی ئەو سلڤەرە ڕۆڵی چۆن لە ناو حەوزی ماڵەوە حەوزی جوانی کەناس بەڵێ ڕۆڵی بەبێەوەی تۆ علەفی پێبیت و تێچووی مادیت هەبێ دیسایی ماسیەکە و کەڕوەکانی شەخوات بەڵێ ئیشی زۆر لەسەر بەسەر کەمە سلڤەر کەمە لە کوردستان بۆ ئاخر ئیشی تیان ناکرێ ینی نەبووەتە وەگەڵێ تەڵەبی زۆرتر کەمترە لە بازاڕ دڵکی زۆرە خەڵکی خۆمان حەزی لە تامینێ بەعام دڵکی زۆرە آخر بۆ پێداویستی حەوز وەکو ئیشکەریش بیخەیتە ناو مینەکەەوە هەر ئەبێ ڕێژەیەکی تیا شەرێنەوە سەر ڕۆشنبێری خەڵکەکەی خۆمانەکانی ئێمە فەرمو ئێمە باسی کادکتۆر باسی پۆلیکارچەری کرد یعنی پێکەوە بەخێوکردنی چەند جۆرێکی ماسی خۆی لە ڕاستیە کار پێنج جۆری هەیە کۆمۆن کاربی هەیە سلڤەر کاربی هەیە گراس کاربی هەیە بیکێر کاربی هەیە میڕۆڵ کاربی هەیە ئەم پێنج جۆرە ئەتوانی هەر پێنجی بەیەکەوە بەخێوکێ ئەم پێنج جۆرە بەیەکەوە هەڵەکەن یعنی منافەسەی یەکتر ناکەن لە بەدەستهێنانی خۆراکە بۆچی ئەو جۆرانی کە لای ئێمە بەخێو ناکرێت تەنها هەر کۆمۆن کار بە لەبەرەوەی هەڵهێنەرەکانی ئێمە تەنها ئەتوانن کۆمۆن کار بەرهەم بێنن ئەو دوو جۆرەی کە بە تایبەتی سلڤەر و گراس ڕێگای بەرهەمهێنانی جیاوازە لە ڕێگای بەرهەمهێنانی پەنجەماسی کۆمۆنکارن
تەریقەی خۆی هەیە ئەگەر بەو تەریقەی کە کۆمەلکاروی پێی ئینتاجەکەی ئێمە لە هەڵینەی دوکان چەند ساڵێک ئینتاجمان کرد بەڵام لە سەدا هەفتای دایکانەکەمان لە دەستدا یعنی لە دە دایکانە حوتی ئەمر بەو تەریقەیە کە تەریقەی جافەیە لە وشکانی ئێمە دەرزی هۆرمۆنەکەمان لێ دەودەراکەمان لێ وەرەگرت بەو تەریقەیە دایکانەکان لە سایە هەفتای ئەمر تەریقەی ڕەتیبەی هەیە تەریقەیەکی جیاوازە لای ئێمە نییە ئەوە جابادرستیکەین خۆ ئێمە چیمان لە خەڵک کەمتر ئەوە ئەکرێتە سەر کەرتی تایبەت ئەوانی کە لەو وارای ئیژەکەن ئەتوانن ئەو جۆرە دوایەوە خۆتۆ سلڤەر بۆ ناو حەوزێک بەقەدەر ڕێژەی ماسیەکانی تر پێویستە بە سلڤەر نییە ئەوەی کە بەلای ئێمەوە گرنگە بەخێوکردنی سلڤەر پاکردنەوەی حەوزەکانە نەک ئەوەی کە ئەو جۆرە ماسیە پارە ناکات ینی ئەو جۆرە ماسیە بە ڕێژەی لە سایە 15 بەڕێژەی لە سایە 15 کۆمەلکاری بەکارێت لە حەوزەکانە ڕێژەکەی زۆر کەمە نابێت لەوە زیاتر بەخێوکرێت ئێستا حکوومەت ئەبێت بیکا بە مەرج بۆ نمونە کاتێکە لیژنە مەیدانیەکان نازانم لیژنەی تایبەتمەند هەیە سەردانی حەوزەکان بکە یان نا خەڵکی پسپۆری تێدا یان نا بزنسەکە و سامانەکە و گەشە پێدانەکەی لە لای ئێمە نوێیە هێشتا لە ئەکادیمیا ئەوەتانە خەڵکانێکی کەممان هەیە حەقا بەڕاستی ئەوە بکرێ بە مەرج ئەبێ ماسی سلڤەر لەمە بەدوا هەبێ و دوای ئەوە حتا بۆ ڕۆشنبیری ئەو خەڵکی ماسی بەخێوەکە یەک جۆر ڕیسکی زۆرترە بۆ ئەوکە کاگرنج من ساڵی 2012 لە وڵاتی ئێران خولێکم بینی لەسەر بەخێوکردنی ماسی جۆرا و جۆر بەو سیستمی پۆلیکارچەرە لەوێ بەڕێوەبەری سامانی ماسی سنا بەمنی وتوتی ئێمە هیچ حەوزێکمان نییە پۆلیکارچەری تیان نەکەین تەنانەت بەنداوەکانیش یعنی باسی زرێباری کردوتی ئەمە ساڵانەکە پەنجەماسی تێیەکەین هەر پێنج جۆرەکەی بەیەکەوە تێکن دەوڵەت پەنجەماسیە خاتە دەریاچەکانەوە ئەوان بۆچی بڵێ ئەوان بۆچی وایان نەکرد ئەوان بۆ خۆیان هاوهێنەری هەر پێنج جۆرەکان هەیە یعنی پەنجەماسیەکە لە بەردەستی خۆیانایە بەکاریێنن بۆ بەنداوەکان لەگەڵەوەش حەوزەکانیش وەکو بەڕێزی فەرمووی کردویانە ئیجباری ئەبێ مەرجە نابێت کۆمەلکارە بە تەنیا بەخێوکێت ئەبێ ئەو دوو جۆرەی لەگەڵا بەخێوکێت ئێستا ئەگەر بودجەیەک ئێرانەوە دێ گراس و سلڤەرە من یەک ئاواتم هەیە هیوادارم نازانم جەنابی سەرۆکی حکوومەت یا جێگیری سەرۆکی حکوومەت تا چەند سەری تەلەڤیزۆنەکەن هیوادارم ڕاوێژکارەکانیان یا جەنابی کاک مەسرور جەنابی کاک قوبات خۆزگا وەکو ئەو سەردانە مەیدانی کە چوینە ئەوێ یەک جار تەقتەقتانە بینی بزانن چەند دڵتان پێی خۆشە بوو بەڵام پێویستی بە چاکردنی ژێرخانەکەیەتی باوەڕم پێ بکە ئەگەر ئێوە لە پشتیان بن کەسێکی وەکو جەنابی کاک سیروان بەڕێوەبەری سامانی ماسی لە وەزارەتی کشتتوکاڵە سەر لە ستۆدۆیە ئەگەر ئێوە بودجێکی بۆ تەرخان بکەن یعنی عاجز مەبن بەخوا عیبە ناوەندی بەرەمەنانی پەنجەماسی پێویستی بە دەدەفتەر بێت لە 2016ەوە پەنجەماسی داخرابێ و خەڵک بێ بە خێرۆمەند پەنجەماسی بکاتە ناو بەنداوەکانی ئێمەوە خێری بنووسە خوا مامەڵە لەگەڵ نیەتەکە نیەتی بەرزە ئینەمە الأعمال بالنیات بەڵام وەڵڵاهی ئەوە هەڵەیە وەڵڵاهی ئەوە 5 کەس لێرەن ئەرێ هەڵە نییە تۆ خەڵکێک لە خۆیەوە بێ بە ناوی خێرەوە هەرچەنە نیەتەکەی بەرزە خێرێ بنووسە بەس چۆن ئەبێ پەنجەماسی خەڵکی لە خۆیەوە بهێنێ لە باشوورەوە بیکاتە ناو ئاوی کوردستان ئەبێ بزانێت تۆ ئەوە پێویستی بە چ جۆرێک وانە ئەبێنێکی پێویستە بە هەڵەیە هەر لە خۆیان بە هەڕەمەتی ناکرێت بەڕێزان زۆری ئەم نەخۆشیانەی کە ماسی ئەمە تووشی بۆ خەڵکەیە هەزاران ماسی ئەمرێت بەهۆی پەنجەماسی نەخۆشەوە دێ پەنجەماسی هەیە ڕەنگە هەر لە ڕووی جینیەوە باش نەبێت بۆی ئەو نەخۆشی کە لە جنوب بڵاو بووبوویەوە زۆربەی کە هاتوو بۆ ئێرە هیچ پشکنینێکی بۆ نەکراوە هیچ کەرەنتینێکی بۆ نەکراوە جا کاک سیروان سعید بەڕێوەبەری سامانی ماسی لە وەزارەتی کشتتوکاڵ لەگەڵ مەدوای ئەم ناوبڕا دێمە خزمەتێک کاک سیروانی بەڕێز سڵاو ڕێزم بۆت هەیە لە هەولێرەوە لەگەڵمی لە ستۆدیۆی سەرەکی ڕووداوە ئاخۆزگا لێرە بووی لەگەڵمان لەسەر چنار لەم جەوەفێنکەدا بەڵام ئینشەڵڵا جارێکی تر ئەگەر بەرنامەژ نەبێ لێرە هەر بە خزمەتت دەگەم بێ سلەیمانی چاوەکانە ماچەکەم و دوای ئەم ناوبڕا دێمەوە خزمەتت سیروان سڵاو ڕێزم بۆ هەیە بە خێراتی سەر چاومان بۆ ڕوودا و یەکەم جارە بە خزمەتی جەنابەگەم کاک سیروان هەستەکەم ئاواتت زۆرە و بەڵام بەداخەوە دەستە کورتە کورد دەڵێت چاوە بینێ و دەست کورتە وایە زۆر ڕاستە کاکە ڕەنج زۆر ڕاستە
خوا ئەو ئاوە سازگارانەی ئێمە ئەوەی کە جەنابی دکتۆر فەرمووی یا میوانە بەڕێزەکانم فەرمویان حەق نییە ئێمە داوەنەی دەواجن داوەنەی پەلەوەرخانەکان گرنگی بە ماسی بین. کاکەڕەنج حەزەکەم یەک ڕوونکردنەوەیەک بۆ بەڕێست و بۆ بینەران و بۆ میوانە بەڕێزەکانی شت بکەین. ئێمە دەتوانین بڵین لە بواری سامانی ماسیە دواکەوتو نیل لە بەرهەمهێنانە لەبەر ئەوەی هیچ پیشەسازیەک یاخود هیچ پرۆژەیەک هیچ بەرهەمهێنانێک بە چەند ساڵێکی کەم ناگاتە ئاستی خۆبژێوی یاخود بگاتە ئاستی نردنە دەرەوە و لە بەرهەمی خۆت زیاتر بێ. ئێمە ئەگەر بێت و بیر لە شارێکی وەکو پارێزگایەکی هەولێر بکەینەوە لە هەموو هەولێرە لە ساڵی هەشتاکان تەنها دوو دوکانی یاخود شوێنی فرۆشتنی تایبەت بە ماسی هەبوو لە تەیراوە. ئەوەش نیشانەی ئەوە بوو کە بڵین داواکاری هاوڵاتیان لەسەر ماسی کەم بوو و ئەوەش بابەتێکی بڵین زانستی بازرگانیە کە تاوەکو داواکاری نەبێت بەرهەمیش نابێ. ئێمە لە دوای ساڵی 2000 و نزیکەی 2005 و 6ەوە ئەو جا بەرهەمی ماسی لە بازارەکانی هەرێمی کوردستان دەستی بە ڕەغبەت و داواکردن بوو. ئێمەش لە ساڵی 2001 پرۆژەی بەرهەمێنانی پەنجە ماسیمان لە هەرێمی کوردستان لە بە هاوکاری لەگەڵ ڕێکخراوی فاو دروست کرد. پرۆژەکان دەتوانم لێم لەو کاتەوە دەستی بە زیاد بوون کرد. ئێستا 2016 ناوەندی بەرهەمێنانی پەنجە ماسی ڕاوەستاوە خەریکە ئامێرەکانی تێکەچن حەوزەکانی دەتەقن پێویستان بە چەندێ پارە هەیە بۆ ئەوەی کە ئیتر خێرۆمەن خێرمان پێ نەکا پەنجە ماسیمان بۆ بهێنێ ئەبێ پەنجە ماسی و ئەبێ هەرچی پەیوەندی بە ماسیەوە هەبێ لە وڵاتەدا بێتەوە لای کاک سیروان چەندێ پارەتەوێ بۆ بەرهەمێنانی پەنجە ماسی. وەکوی کە بەڕێزت ئاماژەت پێداوتت چەندین دەفتەر بەڵام بۆ بەڕێستە لێم زۆر پارەکە لەوە کەمترە نزیکەی 20 ملیۆن بۆ پارێزگایەکی وەکو سلێمانی بۆ پرۆژەی بەرهەمهێنانەکەی کە چەندین جار بەڕێی لژنەی تایبەتمەندی پارێزگای سلێمانی و بەڕێوەبەرایەتی گشتی کشت و کاڵی سلێمانیەوە نێدراوە بۆ ئێمە و ئێمەش ڕەوانەمان کردووە بۆ لایەنی بەرزتر لە ئێمە وە لە کۆتاییدا لە وەزارەتی داراییەوە بێ وەڵام ماوەتەوە بابەتەکە. کاکە ڕەنج ئێمە 4 پرۆژەی بەرهەمهێنانی پرۆژەی بەرهەمهێنانی سلێمانی بە 20 ملیۆن دینار ناوەندی بەرهەمهێنانی پەنجە ماسیەکەی کە ئیتر خەڵک ماسی خراپ نەخوات هەموو حەوزەکان ماسییان بنێ بە 20 ملیۆن چاکە بێ و نییە. بڵێ پارەکەەوە چەندین ساڵە لە پلانی ساڵانەمانە داوایەکەین تاوەکو ئێستا ڕەزامەندی نەدراوە لەسەر خەرجکردنی ئەوە سلێمانی لە 2016ەوە ئەی هەولێر دراوەتە بەڕێوەبەرایەتیەکی گشتی جیاواز لە بەڕێوەبەرایەتی گشتی سامانی ئاژەڵ و ڤیتێرنەری کە ئەو بەپێی بەڕاستی بەپێی علاقاتی خۆی توانێتی هەندێک پارە پێیا بکە بەڵام بەو ئاستە نییە. لەبەر ئەوەی ئێمە لە هەولێر هەرامە هەڵەیە ئەبێ لای ئێوە بێ ئەبێ یەک ناوەند هەبێ بۆ ئەوەی کە مەسەلەی ماسی بڵاو نەکرێتەوە. بەتاکید نابێت سامانی ماسی دابش بکرێت بەسەر بەڕێوەبەرایەتی گشتیەکانی وەزارەتی کشت و کاڵە پێویستە لە یەک ناوەند بێ و یەک شوێنێکی سەرپەرشتیاری گشتی پرۆژەکان و گشت بە پرۆژەکانی هەڵهێنەر بکات. بەڵام بەداخەوەی ترەوە سیاسەتی وەزارەتە من ناتوانم زۆر تەداخلی سیاسەتی ناودی تۆ پێت ناخۆش نییە خەفەتی لێ ناخۆی خێرۆمەند پەنجە ماسی لە باشوورەوە بێنێ بیکاتە ناو بەنداوی کوردستانەوە مامۆستا؟ کاکە ڕەنج ئەوە لە لای من دوو خەفەتی هەیەنەوە یەک خەفەتێکیان ئەوەیە کە ساڵانە داوا ئەەکەین نزیکەی 2 ملیۆن پەنجە ماسی لە وەزارەتی داراییەوە ڕەزامەندیمان پێنادەن بخێنە بەنداوەکان کە ئەوە ئەرچی سەرەکی حکوومەتی هەرێمە نابێ کەسی کە بەشداری بکە. و خەفەتی دووەمیشیان لەوەی کە جەنابەت باسیەکەی هاوردنی ماسی لە ناوەڕاست و باشووری عێراق کارەساتێکی گەورەیە بۆ سەر سامانی ماسی لە هەرێمی کوردستان. ئێمە تاوەکو ئێستا هەرێمی کوردستان دەتوانم بڵێم خاڵیە لە نەخۆشی کۆی ڤایرس کە نەخۆشیەکی کوشندەیە بۆ سامانی ماسی و بە تایبەتی ماسی کارب. ئەم نەخۆشیە دەبێتە هۆی دکتۆرەڵە دەستی پێ کردووە بەداخەوە زۆر بەداخەوە ئەوە لە نەتیجەی ئەو کارە ناڕێکانەیە کە هاوڵاتیەک لە خۆیەوە بە ناوی خێر بەڵام وەکو ئەوەیە کە تۆ نەخۆشیەک بڕۆی زارێکی بدەیت تێ بڵێ ئەمە عیلاجی تۆیە کاکە نابێ بە هیچ شێوەیە.
هەنێ قسە بکەم یعنی تۆ عاجز نابی لەم بەسەر چاو لە خزمەتتان خزمەت لە منەوەیە چونکە دەرهێنەرەکەم وتی هەندێک لە میوانەکان ئەڵێن ڕەن جاروبار قسەی ڕقەکە بە قورعان من قەت لە ژیانما بە مەبەستی قسەی ڕق قسە ناکەم بەڵام ناشکرێ هەمومان هەردا بنیشین و هەمومان هەر مجامەلە بکەین و ئەوە بۆ حکوومەت خراپە بۆ میلەتەکەمان خراپە بۆ خاک خراپە بۆ ئاو خراپە وەکو خۆت فەرمووت لە هیچ شوێنێکی دنیاە نییە خەڵک لە خۆیەوە پەنجەماسی بێنێ ئەوە سیحەتی خەڵکە ئەوە تەندروستی خەڵکە ئەوە گیرفانی خەڵکە باشە ئەمە یعنی ڕاستە سامانی ماسی بەراورد بە ڕابردوو گەشەی کردووە بەڵام وەڵڵاهی خەڵک یعنی بە هەڕەمەکی گەشەی کردووە بە هەڕەمەکی وانە زۆر ڕاست دڵنیام لە ئاستی چاوەڕوانیەکانی تۆیان نییە وەکو بەڕێوەبەری گشتی ئەم بەشە هەمووی هەڕەمەکیە بەڵێ زۆر ڕاستە بە شێوەیەکی هەڕەمەکی زیادی کردووە بەڵام بە هەر شێوەیەک بێ بەرهەمێکمان هەیە کە تقریبن ئەتوانم بلێم نزیکەی 16 بازاری هەرێمی کوردستانی پڕ کردووەتەوە کە ئەگەر بە هەڕەمەکیش بێ لەوە باشترە کە بڕێن ماسیەکی نەخۆشی خراپ لە وڵاتێکی وەکو ئێران یاخود ئەگەر ڕێکمان بخستایە ئەتوانی چەند قات بەرهەم زیاتر بکەی لە ئێستا چەند قات ژمارە حەوزەکان زیاتر بکەی ئێستا بەڕێستان 400 مۆڵەتتان ناوە بەس لە تەقتەق 1000 هەیە 4 بۆ 5,000 حەوز لە کوردستانی هەر مۆڵەتی نییە کاکە ڕەنجێم ئەگەر بێتە سەرپێدانی مۆڵەت بە پرۆژەکانە پێش ساڵی 2010 پێشەوەی کە من ببم بەڕێوەبەری سامانی ماسی ڕێنماییەکی تایبەت هەبوو بە پێدانی مۆڵەت بە پرۆژەکان لە 2010 هەمواری ئەو ڕێنماییەمان کردەوە بۆ ئەوەی بتوانین زیاتر خزمەتی بواری سامانی ماسی بکەین و زیاتر ئاسانکاری بکەین بۆ پێدانی مۆڵەت بە پرۆژەکان و دووبارە لە ساڵی 2021 بە هەمان نەفەسی ئاسانکاریکردن و کەمکردنەوەی مەرجەکانی پێدانی مۆڵەت دووبارە ڕێنمایی پێدانی مۆڵەتمان هەموار کردەوە و لە ڕۆژنامەی وەقایعی کوردستانیش بڵاومان کردەوە کە زۆر ئاسانکاریمان کردووە بەڵام هەندێ بابەت هەیە ئەزانی مامە سیروان بەڵێجان کورد دەڵێ بۆیە پێتەڵە مامە چۆلەکەم بۆ بگری وە ئەگەر مۆڵەتەکە هەر ئیمزا بێت لای خەڵک مویم نابێ بەڵام ئەگەر تۆ دەستە کراوە بووە چیتە کرد بۆ خاوەن مۆڵەتەکان ئێستا ناتوانانی بیکەی لە پشتگیری ئەفۆ کاکەڕاز منەوە نزیکەی 23-24 ساڵە لەو بەڕێوەبەرایەتیە گشتیەم و لە هەموو کەینوبینەکانی ئەوێ شارەزا بوومە پێشنیارێک هەبوو جاران یاخود بابەتێک هەبوو کە هاوکاری پرۆژەکانە کرا بە پێدانی ئالیک یاخود پێدانی گازوایل بەڵام بە پێی تەجروبەی خۆم بۆم دەرکەوتووە ئەو بابەتانە هیچی لە خزمەتی خاوەن پرۆژە فعلیەکانان نەبوو بۆ بە پێی ئەو خزمەتەی کە هەمە پێدانی ئەوانە بگۆڕێ بە شێوازێکی کەی هاوکردنی پرۆژەکان یەکێک لەو هاوکاریانە کۆنتترۆلکردنی هاوردە کە ئەوە بابەتێکی زۆر زۆر گرنگە خاوەن پرۆژە نایەوێت و دەدیناری بدەیتێ بەڵام بەرهەمەکەی بە زەرەر بفرۆشێتەوە گرنگترین بابەت هاوردەکردن کۆنتترۆل بکرێت کە پێشتر هەتاوەکو ساڵی 21 بە پێی داواکاری پارێزگاکان ئێمە ئەومانە کرد بەڵام دوای ئەوە بڕیارێک دەرچوو بە ناوی بازرگانی ئازاد کە زۆر بەداخەوە جێبەجێ کرا لەلایەن وەزارەتی داراییەوە بڕیارەکە و بەڕێوەبەرایەتی گشتی گومرگ دەرچوو بە ناوی بازرگانی ئازاد ئێستا ماسی هاوردە دەکرێت بۆ هەرێمی کوردستان بەبێ نووسراوی بەبێ ڕەزامەندی من کە ئەوەش کارە ساتە ئێمە نامانەوێت سامانی ماسی وای لێبێت کە چەند ساڵێکی کە ئەگەر بێت و خاوەن پرۆژەیەک بۆ ماوەی ساڵێک 2 ساڵ بەرهەمی کرد و نەیتوانی قازانج بکە دڵنیا بە ئەو 1000 حەوزەی کە جەنابەت باسیەکەی لە وەزیری کشت و کاڵ پێی وتم کاکە هەفتەی پێشوو بوو میوانم بوتی کاکە من هەوڵی خۆم ئەیەم بەڵام بەڕاستی لەبەر پارەی گومرگ هەموو شتێکیان نەناوە قەرارەکانی من جێبەجێ ناکرێ وتی خۆ من پۆلیسم نییە بچم دانیشم لە ئیبراهیم خەلیل و حاجی وەمەران و سەیران بن و باشماخ ئێستا کیلۆی ماسی بووە بە 8,000 لێرە یعنی بەڕاستی ئەگەر ئێمە پشتگیریان بکەین حەوزەکان زۆر زۆر ببێ بەرهەممان زۆر زۆر ببێ زیاتر بێ لە
خواستی خەڵک ڕەنگە کیلۆی بێ بە 3000 بە 4000 وانە ئەگەر زۆر ببێت ئەوە وەسێتە سەر تەکلیفەی بەرهەمهێنان بەڕاستی ئێمە ناتوانین بلێنێ گەێنی ناو نرخانە لەبەر ئەوەی تێچووی ئالیک بابەتێکی دووەلیە نەوەک بەس لە کوردستانە سۆیا و پرۆتین بە تایبەتی لە هەموو جیهانە نرخی بەرزەوە بووە لە دەرەنجامە ئێمەش وەکو کوردستانیش ئالیکەکە نرخی گرانترە بێ و تێچووی بەرهەمهێنان کە 60% ئێستا چەنێ هاورداکەین بەرهەمین خۆماڵیشمان چەنە ناو خۆمان بەرهەمی خۆماڵی ئەوەی کە وەکو داتاوە من بتوانم وەکو حکوومەت باسی بکەم تەنها بەرهەمی ئەو 411 پرۆژەیە کە لای من داتاکانی بە مسۆگەری هەیە بەڵام ئەو پرۆژانەی کە لە تەقەق هەیە لەبەر ئەوەی داتامان نییە ناتوانم باسی ئەوە بکەم ئەوەی کە بە ڕسمی لای ئێمەیە نزیکەی 3000 بۆ 3500 تن ساڵانە لە پرۆژەکانی خۆمان بەرهەم دەهێنرێت بەس ئەوە یەک لە سەرسەی هەر بەس تەقتەقە نەک کوردستان بەتاکیدەوە بەتاکیدەوە ڕێژەیەکی زۆر لەوە زیاترە ئاخردەزانم بەس چۆن نەبێ داتای حکوومەت دقیق نەبێ من مەبەستمەوە نییە کە دوور بە ئەمە کەم تەرخەمی بەڕێستانە یا وەزارەتە بەڕێزەکەتانە بەڵام ئەگەر تۆ لوتف بکەی بچیتە لای وەزارەتی شارەوانی هەندێک جادەی ڕێکوپێک بۆ حەوزەکان ڕابکێشن وەزارەتی کارەبا سیستمێکی ڕێکوپێکی کارەبا بنێرێ و اینجا هەموو ئەوانەش تۆمار بکەی هەم داتاکانت دقیقترە بێ هەم باوەڕم پێ بکە لە تەقتەق چەند هێندە زیاد دەکا خەڵکەکە زیاتر دڵی خۆشە بێ چونکە خاک و ئاوەکەی زۆر گونجاوە تەنانەت نوعی گڵەکەی ئاو دانایە یعنی خوا ئەڵەی بۆ ئەوە دروستی کردووە و کەچی ئێمە بەکاری ناهێنین کاکە ڕنج من وەکو بەڕێستم وت من ڕێنماییەکی تایبەتی حکوومەتم هەیە هەندێک بابەت هەیە نە لە کوردستانە لە هەموو شوێنێکە هەندێک بابەت هەیە نابێت بەڕاستی ڕێگەی پێ بدرێت ڕاستە جێی دڵخۆشکەرە کە پرۆژە زۆر بووە بەڵام ئەو ساڵانی کە ئاو بەرزەبێتەوە ڕێەکەی دەیان پرۆژە لەو پرۆژانی کە جەنابەت باسیەکەی لەبەر بەرزبوونەوەی ڕێژەی ئاو لەبەر نایاسایی بوونی شوێنی پرۆژەکە خاوەن پرۆژەکە خۆی زەرمەند دەبێت و کە بڕێکی زۆر لە ماسیەکە یاخود دەتوانێت قابلی چاکردن ناوەچیە قابلی چاکردنە ئەکرێ حیمایی بۆ دروست بکرێ مەبەستم ڕێگای بۆ بکرێتەوە ئەکرێ جارێکی تر مەسحێکی مەدانی و جیۆلۆجی بکرێ جارێکی تر زەویەکان دابەش بکرێتەوە زۆنی بەخێوکردنی ماسی دەستنیشان بکرێ خەڵکەکەش کە زانی ژێرخانەکان بۆ چاکەن هەمووی مەمنونە بێ و بە ڕێکوپێکیەی کات کاکە ڕێزم هەیە بۆ چوونەکەی جەنابەت بەڵام شتەکەوا بۆ ئاسانیە نییە کە تۆ بتوانانی خاوەن پرۆژەیەک بلێ ئەمە جیەکەت یاسایی نییە یا جیەکەت ئەلمی نییە پرۆژەکەت نابێت لێرە بەخێو بکەیت و نە لە توانای وەزارەتی منایە نە لە بەدیلت هەبێت بەدیلت هەبێت جێگرەوەت هەبێت و جێگرەوەکەی بەڕێز زانستی تر بێت و پڕبەرهەمتری بکات و هاوکاری بکەیت بەخوا خەڵک بەدەم حکوومەتەوە دێ و حکوومەت شتێ بیکە ئەیکات ئەوە تا هەموو عالم کامەرای پوینت تو پوینتە چونکە ئەیانەوە بیکەن هەرگوێ لە کەس ناگرن حکوومەت خۆی شتێکی بێ ئەیکا کاگەڕند بابەتی پوینت و پوینتەکە پارەی تێدایە بەڵام پرۆژەکانی سامانی ماسی پارەی تێدا نییە بۆ حکوومەت بەخوا تێیدا ئەوەش باوەڕم پێ بکە زانی چۆن تێیدا هەموو ئێستا حکوومەت کێشەیەکیە لە وڵاتی ئەمەوازانێ بەس مەسوولە لەوانەیە کە فەرمان بەرن ئەی ئەو خەڵکەی تر کە نیگەرانە لە حکوومەتی وڵاتەکەی خۆی ئەگەر ئیشی هەبێ و پارەی پێ بێ و گیرفانی پڕبێت نیگەران نابێ وەنیە کاکەنجێمەش هەر لەو ڕوانگەیەوە ئەگەر بێت و بە یاسایی لەگەڵ یانە بجوڵینەوە یاسای ژمارە 48 ساڵی 76 کە تاوەکو ئێستا هەموار نەکراتەوە هەر بەرکارە لە عێراق و لە هەرێمی کوردستانیش هیچ پرۆژەیەک نابێ بەبێ مۆڵەت دروست بکرێت و خاوەنەکەی دەبێت سزا بدرێ و یاخود حوزەکەشی تێک بدرێ کە ماوەی تقریبان چەند ڕۆژێک لەوە پێش نووسراوێکی تایبەتمان لە ئەنجومەنی وەزیرانی بەغداوە بۆ هاتووە بەڕێی ممەسلیە ئیقلیمی کوردستان کە ئەو پرۆژانەی تەق بە تایبەتی بە ناوی هێناوە کە لەسەر بواری ئەمنیەتی هەرێمی کوردستاندایە دەبێ ئەوانە تێک بدرێ بەڵام ئێمە لە ڕوانگەی ئەوەی کە نامانەوێت بە هیچ شێوەیەک زەرمەند بێ هاوڵاتیەکی کۆت کەسکە وەکو جەنابەت وتت هەموو کەسێک فەرمانبەر نییە
ئەو شتانە چاوپۆشیمان لێ کردووە نازانم پاشە ڕۆژیش وەکو بەرپرسیارەتی یاسایی ئەوان پرۆژەی باخوبێستانەکان تێکەن یعنی خاکی کوردستان بەس تەنیا مەخزەنی ئاوی ئە خەڵکە ئەی باشە ئاوی دووکان هەر ئاوا بڕوات یعنی ئەوە چۆن ئەبێت منیش ئەگەر ئێوە قوبوڵی بکەن حەوزەکانی تەقتەق تێک بیرێ ئەوە عیبترین شتە کاکە ڕەنج منیش بڕیارەکەم لایە بەڵام تاوەکو ئێستا وەکو دەڵێن لەسەر مێزدان درراوە و جێبەجێ ناکرێ لەبەر ئەوەی ئێمە ملەتی خۆمان و هاوڵاتی خۆمان بە گرنگترە زانین لە بڕیارێکی بەغدا ئەگەر دەر چەندە مەسوولێتی یاساییشمان توش بکرێت. بەڵێ زۆر زۆر سپاسیەمەوە خزمەتت بەس بەڕاستی ئەکرێ لەکوێی تر ئێمە حەوز تا ئێستا دروستمان نەکردو لەمە بەدوا دروستی بکەین شوێنمان زۆر زۆرە خۆی دەڕاستیدا من دڵم خۆشە زمینیکی گونجاو هەیە بۆ گەشەی ئەم کەرتە لە هەرمی کوردستانە ئەگەر ئێمە سەیرێکین لە تەواوی دنیاە چوار شێوازی بەخێوکردنی ماسی هەیە حەوزی گڵمان هەیە حەوزی هەڵوەستراومان هەیە لە دەریاچەکانە حەوزی کۆنکرێتی هەیە حەوزی داخراویش هەیە لە هەرمی کوردستانە هەر چوار جۆرە شێوازەکە بۆ بەخێوکردنی ماسی هەیە ئەگەر ئێمە سیرکەین با بڵین ناوچەی دوکان وەرگین ئەوە زەی دوکان با بڵێن ئەم دیوی بربەستەکەەوە تا ئاگاتە قەشقۆڵی تا ئاگاتە سوورقاوشان ئەوە شوێنێکی زۆر گونجا و لەبارە بۆ بەخێوکردنی ماسی سەلەمۆن لەبەرەوەی ئەو ئاوەی کە لەو زیایە ئاوی بنەوەی سەدەکەیە دەرەچێ ئەو ئاوە زۆر ساردا بە کەڵکی بەخێوکردنی ماسی سەلەمۆن ئەوەندەش زیان بە ئاو ناگەێنە کە جنوب لە توی نابخێن ئەو ئاوە هەر ئەڕواتەوە ژێر زەوی وەکو کۆندووە خۆی مەرجەکەی ئەوکە بڕوە کاگرنج بەخێوکردنی ماسی سەلەمۆن لە حەوزی کۆنکرێتیایە چەندێک ئاویەتە ناو ئەو حەوزەوە لەوەنە دەرەچێتەوە ئەو ناوچەیە زۆر گونجاوە بۆ بەخێوکردنی ماسی سەلەمۆن ئەکرێ دەهەنە قسە بۆ خاوەن زەویەکانی سوورقاوشان و ئەو ڕێگایە بکە چی بکەن چیان دەسەکەوێ گەربیکەن بەڵێ ئاوێکی بەردەوام بۆ بەهەرەی فرۆشن بۆ باخ وانە بەسە باخ زۆر ڕاستە یعنی من ئەمڕۆ لە دوکانەوە هاتم پێشم بەرنامەیە ئەنی سەیرم کرد لە قەشقۆڵی ئەو هەموو مجەمەعی گەشتیاریە دروست کراوە شوێن هەیە کۆمەلگای گەشتیاری 50 بۆ 60 کەپری دروست کردووە وڵی ئیسپادەکەی لە ڕووی ئابوووریەوە بەقەدەر ئەوە نییە کە دوونم کاتە حەوزی سەلەمۆن دوم بێ کاتە حەوزی سەلەمۆن ئاوەکە زۆر گونجاوە ئاوێکی بەرداوامە بە بەلاش ئەڕوا داهاتی حەوز لە پرۆژە گەشتیارەکە زیاترە ئەنی ئەمڕۆلیەوە هاتم چۆڵ بوو ئەنی لە یەک دوو مانگی وەرزی بەهارە ئەگەر ئیشیان هەبێت ئەنی بۆچی نەکرێتە پرۆژەی حەوزی ماسی حەوزی کۆنکرێتی کە ئەم جۆرە پرۆژەیە زەویەکی کەم دەوێت ئاوەکەش ئاوێکی باشەیە لەو ناوچەیە کە پلەی گەرمیەکەی نزمە گونجاوە بۆ ئەو جۆرە ماسیە لە ڕوبەرێکی کەمدا زیاترین ماسی بەخێوکەی کاکرنج لە یەک مەتر دووجایە ماسی سەلەمۆن ئەتوانی 40 کیلۆ بەرهەم بێنی لە یەک مەتر کیلۆ لە یەک مەتر دووجایە ئابینەرانی بەڕێز خاوەن زەویەکانی دوکان ئەڵێ لە بری کەپر لەسەر ڕۆخی ڕووبارەکە حەوزی ماسی دروست بکرێلانی کەم بەرە و سوورقاوشان و ئەوانە لە یەک مەتر دووجا 40 کیلۆ ماسی بەرهەم دێ ماسی سەلەمۆن ئێچلەکە لە چەندێکە بە ماوەی 6 بۆ 7 مانگ بە ماوەی 6 بۆ 7 مانگ ئەتوانی تۆ ئەو ماسێ هەموو ماسیە واگەشە دەکایە سەلەمۆن لە ڕاستیەکەی جۆری ماسیەکان جیاوازن بەڵام ئەم ماسی سەلەمۆنە لە وڵاتی ئێران لێوە گەشتۆتە هەرمی کوردستان لە نیو کیلۆ تەسویقیەکەن ئەی ئەحمە ئاوا و دهۆکی شتوانێرە کیلۆ زیاتر ئەحمەد ئاوا چیت هەیە بۆیان خەڵکی دهۆک چ دەبێژیەوان کاگرنج ئەوەی کە من تێبینیم کردووە من لە ناوچەی هەورامانەوە گەڕاوم بەو شریتە حدودیەی نێوان هەرمی کوردستان و ئێران تا ئەگاتە ناوچەی سیدەکان زۆر سەرچاوی ئاوی گونجاو و لەبارمان هەیە لەبەرەوەی ئەو ناوچانە ناوچەی سارد و کوێستانین سەرچاوی ئاوەکانیان پلەی گەرمی نزمە گونجاوە بۆ بەخێوکردنی ماسی سەلەمۆن و ئاوی ئەحماوام حەوزی لەسەرە یەک دانەش هیچ جۆرە حەوزێکی لە بەڵام کاگرنج ئەو ناوچانە کێشەیەکیان هەیە ناوچە گوند نشینەکان زەویەکانیان زۆربیان کێشەی لەسەرە من زۆربەی ناوچە چوم پێم وتووە ئەم زەویە بۆ نایکەیتە حەوزی کۆنکرێتی سەرچاوی ئاوی ساردت هەیە توێتی وڵا ئەم زەویە دەجووتیارە ڕێناکەون حەوزێک مەساحەیە بەڵێ حەوزێک بە پێی ڕێنمایی ژمارە نوۆی ساڵی 2020 کە سیروان ئاماژەی پێدا ئەتوانی لە 150 مترەوە بۆ حەوزی هەڵواسرا و لە 300 مترەوە بۆ حەوزی کۆنکرێتی مۆڵەت کەواتە ڕێنمایەکانی حکوومەت یارمەتی دەرە بەڵێ کاگرنج کاکسیوان باسی ڕێنمایەکانی کرد لە ساڵی 2023ەوە هەتاوەکو ساڵی 2021
حکوومەتی هەرێم وەزارەتی کشتتوکاڵ 4 جار ڕێنمایەکانی گۆڕیوە بە ئامانجی ئەوەی خەڵکی زیاتر خەڵک هاان لەو ڕێنمانە بەس بەخوا خەڵک وەکو ئەم بەرنمەیە نەیبیستووە باشە ئێستا گریمان دەدۆنم هی 5 جوتیارە وانە لە ڕۆخی ڕووباری ئەحماوە هەتا 300 متریش دوور هەتا 400 متر هەتا 500 متریش ئەتوانێت ئاوی بۆ بەرەوە و ئەتوانێت بیریش لێبات کاگرنج بەبییر ناتوانێت بیری ئاوەکە بۆی کە بەپێی ڕێنمایەکان بیر تەنها بۆ حوزی داخراوە بێ کە بڕێکی کەمی ئاوەوێ باشە قەینا جۆرەکەی تێ بە مزەخە و بە پامپلاین ناتوانە بەڵێ توانێت ئەبێ سەرچاوی ئەگەر 5 جوتیار دەدۆنمیشانە بێتوان چەند حوز دروستکەن 5 دۆنم زۆرە بۆ ماسی سەلەمۆن ماسی سەلەمۆن ئەتوانی وەکو باسم کرد 300 متر دووجا هەر مەترێک دووجا کەواتە ئەوە بە بەهانە نازانی خەڵکی ئەحماوە بەڵێ بەپێی ڕێنمایەکان ئەبێ ڕووبەری گشتی ئەو زەویە لە 1 دۆنم کەمتر نەبێت لە نێو ئەو 1 دۆنمایە 300 متر دووجا لانی کەم کاتە ئاو 300 متر دووجا بکاتە حوز بۆ بە خێوکردنی ماسیەکە ئەزانی خۆزگە ڕێکخراوەکەتان گەورە ببێ بچن سەردانی گوندەکان کەن وڵاگرنج من حەزەکەم باسی ڕێکخراوەکەت بۆ کەم کا عەبدوڵڵا لە سەرەتایە باسی هەندێشتی کۆمەڵی گەشەپێدانی سامانی ماسی لە 36 2022 ئەوە نزیکە بێتەوە لە ساڵێک مۆڵەتی وەرگرتووە بەپێی یاسا ئەوایە ئێمە دوای 3 مانگ لە وەرگرتنی مۆڵەت هەڵبژاردنمان کرا بۆی ئەنجومەنی باڵای کۆمەڵەکە دەستنیشانکەی ئێمە دوای 2 مانگ لە 25 2022 هەڵبژاردنی خۆمان ئەنجامداوە و ئەنجومەنی باڵای کۆمەڵەکەمان دەستنیشان کردووە لە ماوەی ئێستا تەمەنی ئێمە ئەگەر لە 25 دەست بەکار بووبین تەمەنی ئێمە 10 مانگە لەم کۆمەڵەیە ئەم کۆمەڵەیە 10 مانگە دەست بەکار بووە زۆر کار و چالاکیمان کردووە من بۆ خۆم بە نوێنایەتی ئەم کۆمەڵەیە 54 سەردانی مەیدانیم کردو بۆ پرۆژەکان زۆربەی پرۆژە جیاوازەکان و حەزەکەم شتێکیش بڵێم ئەو کۆمەڵەیەکی لۆکاڵی نییە تەنها تایبەت بە پارێزگای سلێمانی تایبەتە بە هەموو هەرێمی کوردستان و کاریشمان لەسەر هەموو پارێزگەکانی هەرێمی کوردستان خۆش بە خواکە عەبدوڵڵا دکتۆر گیانستایمە خزمەتت کا عەبدوڵڵا چیەڵێی بە خەڵکی ئەحماوە خەڵکی دووکان خەڵکی سیروانی جوانە دەوروبەری سیروانەوە ئەو شوێنانی کە گونجاوە بۆ حوزی سەلەمۆن مەبەستی ئەوەیە وانە ئێستا کاگرنج شوێنێکی وەک ئەحمەد ئاوا سیاحیە شوێنی گەشت و گوزارە من ئێستا ئەبێ لە سلێمانیەوە کە کابرایەکم لە باشووری عێراقەوە هاتووم لە ئێرانەوە هاتووم لە هەولێرەوە هاتووم لە دوهۆکەوە هاتووم وانە ئەبێ بڕۆم 2 ماسی خەمە ناو 2 عەلاگە و لەگەڵ خۆما بیبم بۆ ئەحمەداوا لەبەر بۆ سەرچاوەکە بۆ سەیران ئێمە ناڵێن کاکە کەپرەکان تێک بەبیکە بە حەوزمە بەسمان خوارەوە ئێستا کە بۆ نمونە ئەگەر لە شوێنی وەکو ئەحمەد ئاوا 5 سەرچاوی تیابێ وەکو حەوزی ماسی بەخێوکردنی سەلەمۆن و بێجگەلەوە چێشخانەی تایبەت بە ماسی هەنە بەڕاستی کاگرنج تۆ هەم گەشتیارێکە ئەەکەیت لە شوێنە نازدار و جوان و دڵفرێنەکەدا ئەنشی هەم ماسێکەشە تەنیشتی خۆتایە یعنی لەوە جوانتر چی هەبێ هەم سەرچاوەیەکی ئابووری زۆر باشە بۆ خەڵکی و منطقەیە ئیمکانی چەند حەوز هەیە لە دەوروبەری ئەحماوە ئیتر بە پێی شوێن هەیە لەوانەیە بۆن من لە دوێنمێ دوو نەگونجاو بێ بەس شوێن هەیە لە خوارەوە یعنی ئەتوانیت با کاکە با 5 پرۆژێت یاوێ ئێمە لە سەرچاوی زەڵمەوە هەتا ئەگاتە ناو ئەحمەد ئاوا خۆی با 5 سەرچاوی یاوێ بەخوا حەزەکەم زانی دوو ئەوەندەی تەقتەق بە درێژی مەجال هەیە خۆ تەقتەقیش مەسافەیەکی کەمی کراوە بە ئەخدنا ئەوەی یعنی مەبەسمانەوەی لە سەراتایە یعنی ڕەنگە جێگەی 1000 حەوز بێتەوە ئەگەر ڕێک بخرێت پرۆژەی گەشتی لە سەراتایە کاگرنج با 5 پرۆژە بکرێ ئەگەر ئەم 5 پرۆژەیە نمونەیەکی جوانی پێشکەش کرد بۆ خەڵکی ئەحماوای باس بکە بۆ خەڵکی ڕۆخی ڕووبارەکانی باس بکە ئەگەر حەوزێکی هەبێت چۆن ئەبێ بە بژێوی بۆی یعنی چۆن ناوێ بژێوی کاگە تۆ هەر لە ڕێگاوە ئەبی بە مشتریان بە جوملە لەیان ئەوە من هەر لەم بەرنامەی وعد بە جەنابت و بە ئەوانی ژێم نەک هەر بە مشتریان ئەبم بە هاوکارێکی باشیان لە هەموو ڕوویەکەوە کاگرنج ئێمە ئامادەم ئێمە هاوشەوەی ئەومانەیە لە منتیقەی بڵبەر لە هەورامانی ئەودی و باڵێن لە ئێران ئەو منتیقەیە هەمان پلەی گەرمی و هەمان بیئەی هەیە کە ئەوان ماسی تراوتی تیا بەخێوەکەن خەڵکێکە لە ئێرانە ئەچێ بۆ ئەو شوێنە ینی لەبەر چەنە لەبەر شتە گەشتیاریەکە بەڵێ چەنە لەبەر کەش و هەوا و بیئەکەیە ئەوەنەش لەبەرەوەیە کە چێ ماسیێکی تراوتی تیاخوا نمونەمان لێرە لە سلێمانی لە منتیقەی بارەیە کە باڵین زۆرێک لە ئێمە باڵین کە خەڵکی منتیقەی شارباژێر نەبی نازانین ئەسڵا نەبارەی لەکوێیە بەڵام من بۆ خۆم لە سلێمانیەوە کەواتە پەیوەندێکی تەواو هەیە لە بینی ئەوەی کە تۆ بەخێوکردنی ماسی
گەشتیاری بۆ ڕاکێشی خەڵکی ئێمە تۆزێک حەزی بە خواردن و ئەوە هەیە ینی مەناعەتی نییە لێرەوە بچێ بۆ وان بۆ کەبابێک لەبەرەوە ینی تۆ توانی استیسمار زۆر باشە من پێم خۆشە خەڵک بچێ بۆ زرێبار خەڵکی زرێبار بەینە ماسیەکانی زرێبار کە خەڵک لێرەوە چێ بوو ئەوێ هەمان ئەو ماسی کارپەکەی کە لە حەوزەکانی خۆمان بەخێوکە لە ئاوەکانی خۆمانە زۆرە بەس بەو شێوازەش نییە دکتۆرە ماسی بەخێوک بەخێوکەکەی و علەفەکەی ئەوەی خۆمان خۆمان لەوانەیە بیسقات لەو ماسی کە لە زرێبار هەیە لە تام و لە بۆن و لە شتا خۆشتراباریش گاڵتەی نەناکڕنج حوزی خۆمان کوردستان حوزی خۆمان هەیە لەوە باشترە حوزی خۆمان هەیە خۆشترە لەوێ ڕۆژهەڵاتی کوردستان و باشوور و باکوور خۆزگە خەڵکە چوو بۆ نانی بەیانی بۆوان ئێمە سەوامان لێ کردو کاکڕنج بەس باوەڕ بکە لە تام و لە هەموو شتێکا ڕۆژهەڵاتی کوردستان لە ئاوەکە لە علەکە سیستەمی بەخێوکردنەکان ڕۆژهەڵاتی کوردستان لەگەڵ ئێمە فەرقی هەیە ئێمە حەزمان لە ماسی چەورە ئەوان حەزیان لە ماسی وشکە لە علەفەکە هەندێک گۆڕانکاریەکەن ماسیەکانی ئەوان وشکە لەبەرەوەی خواستی خەڵک لەوێ لەسەر ماسی وشکە بەس ماسیە وشکەکەی ڕۆژهەڵات تەندروسترە لە ماسیە چەورەکە خۆشمان تەندروستە زۆروانە شەوری ماسی چەند جۆرێک ماسیمانەیە لە پێشوری ماسی باشە دکتۆر بەچیت پەروەردە کراوە بە هەر شتێ بێت تەحویل فۆرمالین بێت ئێمە ناکرێت لە بەروی لە هەزارە یەکی ئەگەر حەوزێک فۆرمالین بە غەڵەت بەکار بە خەڵک بڵێ فۆرمالین چییە و فۆرمالین مادەیەکی مسارتنە پاکشکارێک بەڵێ بەکارهێنرێ حتا بۆ حەقلەکانی پەلەوەری و ئەوانش بەکارهێنرێ کە ئەمە مادەیەکی ڕێگە پێنەدراوە بە پێی یاسا لە کوردستان ئیتر داخڵە کرێویەت و ئەوانە لەبەرەوە وەڵڵا کاک سیروان قبوڵی نەکات کاک سیروانەوە تێبینێ بنووس مادەی فۆرمالین هەر چەند ساڵە ینی لە ساڵ چەندی حەوزەکان بەکاری دێنن ئێمە نازانین داتامان لەبەردە سانیە بزانین ئەسڵەنەوە داتامان لانیە چەند حەوزبانەیە خۆی یەکێ لە گرفتەکانی ئەوەی کە ئێمە ئەبێ تەرکیزی بخینە سەر ئەبێ ئەو کەرتی سامانی ماسی لە ژێر چاودێری پزیشکی ڤێتەرنەریە بێت کەمە بەڕاستی خەلەلێکی زۆر گەورەیە ئێمە بۆچی پزیشکی ڤێتەرنەری گرنگە لەبەرەوەی کە بزانێت چ پاکشکەرەوەیەک ئەدرێەوە سەرپەرشتی بکات و ئەنتیبیاتیکەکان چین کە بەکاری ئێنێ ئێستا حکومە دەبێ فۆرمالین قەدەغە بکات قەدەغەکراوە پێشتریش هەر بەقاچەخێت ئێمە لەم چەند ساڵی ڕابردووە 8 تن لە هەولێر گیراوە لەسەر حەوز بینی و تا من نمبینیەوە بەس صاحب حەوز بووە تەلەفۆنی بۆ من کردووە کە بەکاری ئێمە یەکشت با بە هەڵە نەڕوە هەر کەسێک لە با بڵین لە باخەکەی تۆزێگاوە هەبێ ئێمە تەژعی بکەین بڵین کە ماسی بەخێوە ئێمە ئەحمەئاوە سیرکە تۆزێنە نا بەدڵنیاییەوە ئەحماوە یەکێکە کە ئەبێ ئیجبار بکرێ ینی هەنێشە دێ لە با بڵین ئەبێ حکوومەت هەنێشە دەی ئیجباریکە ینی مۆڵەتێکی گەشتیاری نەدا هەتاوەکو ئەو نەکە ینی قانونی ئێمە زۆر ینی میزاجیە کە نابێ وابێ ینی ئەبێ قانون بە استراتیژ بێ تۆ کە ڕێنمای یەک دەرەکەی ئەبێ استراتیژێکی گەورە لە پشتیەوە بێ ئێمە ینی ئێمە بینەوە سەر مۆزوعی پزیشکی ڤێتەرنەری کە گرنگە سەرپەرشتی و حەوزانە بکە ئێمە لە هەموو کوردستانە یەک اختصاصمانیە دکتۆرای جگە لە دکتۆرای اختصاصی با بڵین نەخۆشیەکانی ماسیە بێ کەمە کارەساتە ئێمە پزیشکێکی ڤێتەرنەری عملیاتی پێەکەین عملیاتی هەموو ئاژەڵەکانی پێەکەین ئیشی مختبەری پێەکەین ئیشی داواجنی پێەکەین کە ئەم سێکتەرەش ینی سێکتەرێکی گرنگە ئەبێ ساڵانە ینی کۆمەڵێک دوبلۆم کادری شارەزای پسپۆرت بۆ بوارەکان بۆ بوارە جیاوازەکان لە هەموو کوردستانە یەک دکتۆری پزیشکی ڤێتەرنەریمانە شارەزای نەخۆشیەکانی هەنگ بێ کە ئەمە ینی بەڕاستی بێپلانی و بێستراتیژیە ئەبێ ساڵانە ینی ئێمە کۆمەڵی کادری زۆر باش پەروەردە بکەین بۆی کە لە نەتیجە ئەمە بێتەوە بەپارە ئێمە باسی سامانی ماسیەکەین کە لە ڕووی اقتصادیەوە چەند گرنگە ئەگەر ینی خەمڵاندی دنیەکی بۆ بکەیت ئەو پارەی کە لەم سێکتەرەیە جوڵەی پێەکرێت لە پەنجەماسیەکەەوە هەتاوەکو ناو ڕێستۆرانتەکە کە ئامادە ئاکرێ بنزیکەی 300 ملیار دینارە 300 ملیار دینار حەجمێکی پارەی زۆر گەورەیە کە لەم سێکتەرەیە ئەبێ حکوومەت بە بەرنامە بە استراتیژیشی بۆ بکە 300 ملیار دینار من یعنی حکوومەت ئەتوانێت خۆی بزنس بەماوە بکە بە دڵنیاییەوە ئێستا جەنابی مدیرعام باسیەوەی کرد کە ئێمە پەنجەماسی لە جنوبەوە دێ هەر پەنجەماسیەک ئەگەر بۆن منە بە 100 دینار بێ زەربی ئەو هەموو عەدەدەی کە تۆ پارەی ئەم وڵاتەمووی ئەەکەیتە دەرەوەی هەرێم کەمە کارەساتە بەڕاستی ینی تۆ خۆت ئێمە چەندێ پارە ئەچێتە دەرەوەی هەرێمی کوردستان بۆ پەنجەماسی
بە خەیاڵیەچێ یعنی ئێمە باسمان لەوە کردووە کە ئێستا ئێمە ئیسیسماری ئەم یەک کردە حەوست چەندە پارەوێ بۆ مەسەلەن 1000 نا ئێمە تاقەمان هەیە تاقەی 200,000مان هەیە تاقەی ئەوەی پێنجوێن 200,000کە هەردوونمێک 1000 ماسی تێکرێ بەپێی تعلیمات یعنی ئەگەر ناوچەیەک با بڵێن 20 پرۆژەی لێبێ ئەم 20 پرۆژەیە ئەگەر 100 دۆنم بێ 100,000 پەنجەماسی بۆ هەردوونمێک 1000 پەنجەماسی داخەڵ باشە کەرتی تایبەتیش ئەتوانێت ئەم پرۆژەیە بکات بەڵێ ئەگەر حکوومەت بێڵێ دوو پرۆژەی کەرتی تایبەت هەبوو لەو بارە بەڵام توانای ڕووماڵکردن و داریکردنی کردانی نییەوەنا کاگرن شتێک لەناو خەڵکی ئەمە بڵاو بۆ تۆ لەناو خاوەن پرۆژەکانە ئەوان بە نەزەری خۆیان وایە کە پەنجەماسی خۆمان باش نییە پەنجەماسی جنوب باشە یعنی شتێکی وا لای ئەوان بڵاو بۆتەوە کە حەزەکەن بچن ئەو پەنجەماسیانە لە مەفاقیسەکانی دەرەوەی هەرێم بیکڕن لەبەرەوەی من پێم باشە هەڵێنەرەکانی خۆمان بکەونەوە کات و خاوەن پرۆژەکانی خۆمان پەنجەماسی لە هەڵهێنەرەکانی پەنجەماسی ناوخۆی خۆمان بکڕن بەڵام ئێمە هەڵهێنەرەکان توانای ئینتاجی پەنجەماسیان نییە بۆ هەڵ پرۆژانە لەبەرەوەی ژماری پرۆژەکان زیادی با دکتۆر داوەری بکە ئەمەیان مەسلەیەکی زانستیە دکتۆر تۆ ئەڵەی چی پەنجەماسی لە دەرەوە بێت تەندروستایە لە ژێر چاودێری خۆتا بێ لە گەراوە لای خۆت بێ لە گەراو لە لای خۆم بێ باشترە لەبەرەوەی تۆ دایک و باوکەکە دایکان باوکانەکان ڕاهاتوو لەگەڵ ئەو عەرزوو ئاوە یعنی باشترە تەندروستی ترە باشتر گەشە ئەکات یان سەر تا ماوەیەک لەمەوە پێش یعنی خاوەن حەوزەکان هیچ ماسییان ناهێشتەوە بەڵام دوای چەند مقابلە و چەند قسە و تۆژێکی زۆر یان تقریبا نسە زۆربەی زۆری چی ئەکات چل بۆ 50 ماسی ئەهێڵێتە لە ناو حەوزەکە ئەڵێ لە بینی خۆیانە گەرادا ئەنێن من ئەوە ئەبێ بە سەرچاوەیەکی باش بۆ بەرهەمەکەم باشە بەیانی حکوومەت ئەم بەرنامەیە ببینێت لەگەڵ کاکسیروان و جەنابی وەزیر بێخات و بێگەرد هاو ئاهەنگی بکەن وەکو دکتۆرێکی بواری ماسی لە خۆت ڕائبینی پرۆژە ئامادەکەی بۆ حکوومەتی کوردستان کە لە چەندین ناوەندی زۆر پێشکەوتوی پەنجەماسی لە کوردستان سەر پێ بخەن چەندان جار لەسەر مەسئولێتی خۆم لەسەر حسابی خۆم ڕۆشتم داومە لە دەرگای مەسئولەکان ئەوەی کێکیانە کاک ڕزگارە چەندها جار بە شخصی خۆم ڕۆشتم بۆ لای پرۆژەم یاوە پێی وتێتی دکتۆرە بەسەر چاو یعنی ئەمەی دوکان زۆر نمونەیەکی جوانە یان چەندها جار ڕۆشتم بۆ لای وتمە ئیشی پێ بخەن ئیشی پێ بخەن ئیشی پێ بخەن بیکە بەنیوە وتم بیکە بەنیوە نیوەی حکوومەت بێبانیوەی ئەهلی بێت ئەوەش ناڵن ئەوەش وتی بەسەر چاو ئەیکەین مام لای ئێمە عادەتەن کورد هەرڵێ بەسەر چاو بەسەر چاو کاگرنج کێشەی یاسا ڕێگرێ کێشەی و پەنجەماسیانەی کە لە جنوب لێ هەڵگری کۆمەڵێ نەخۆشین بۆ نمونە ئەو کۆی یەرپز ڤایرەسە کە لەگەڵ دکتۆرای ئەمە کردومانە بە توێژینەوە نەخۆشی کەڕوو نەخۆشیێکی ڤایرەسیەوەی کە لە جنوب زۆر بوو هاتوتە ئێرە ئەم منتیقەیە بێتە منتیقەی زیانی بە جوتیاری خۆمان بەڵێ ئێمە لە بەرنامەکە یەکێ لەو بەشداربووەکان باسیەوەی کرد کە 80 ملیۆن زەرەدی کردووە بە بۆنەی ئەو ڤایرۆسەوە ئێمە لە توێژینەوەکەمانە حەوزێکە لە منتیقەی دەربەنی ڕانیە 90 تەن ماسی لە ناوچوون بەوەی ئەو ڤایرۆسەوە کە ئەمە کارەساتێکی هەم ژینگەی دروزەکە و هەم اقتصادی لەبەرەوە بەرەمێنانی پەنجەماسی زۆر گرنگە کە لەو منتیقانەیە بێ کە تایە یعنی حکوومەت هیچ چارەی نییە ماسی بووە بە خۆراکێکی سەرەکی هەر ئەبێ بیکە ئێمە زۆر گرنگە ینی ئەو بیرکردنەوەی دروست ببێ لە لای حکوومەت کە سەرچاوی پرۆتینی خۆراکی بۆ ئینسان ینی وەکو بۆ دانیشتوان لە عالەمە لە 150 ماسی دابینیەکە لە وڵاتی خۆمانە هێشتا نەچۆتە لە 115 کە ئەمە بۆچی یعنی ئەگەر تۆ ڕێژەی تەمەن وەرگریت لەو وڵاتانەی کە سەرچاو خۆراکیەکانیان ماسیە بۆ سەرچاوی پرۆتینیە بەحریە 8 ساڵ فەرقیە لەگەڵ وڵاتانی کە زۆرتر نەخۆشیش کەمە بێتەوە لەو سەرەوە بودجەی وەزارەتی تەندروستی کەمە بە چەندان قات بەڵێ بەدڵنیاییەوە دەست خۆشخوا لەگەڵ دکتۆریشان دەک وەڵا هەر لەسەر تاواکەری قسەکەی ئەم پێشتری شەر بڕا بڵێن یەکێکە لە خواشتەکان کە بڕێن کە ماسی زۆر زەرخبەتی هەیە چەورەکەیەتی ئۆمێگاسیەکەیەتی ئۆمێگاسیەکە و ئۆمێگا شەشەکە یعنی قسەیەکی باوە و لای خۆمان خەڵک زۆر هەیە کە ئەڵێن ئەم ماسی کارپەی خۆمان ئۆمێگاسی تیانە بەڵام ئۆمێگاسی تایە بەڵام ئەو شوێنە کە ئۆمێگاسیەکە و شەشەکەی تایە لە لای خۆمان بەداخەوە ئەسووتێنرێت تەبقەیەکی گۆشتی قاوەیە لە بینی گۆشتە سپێکە لەگەڵ پێستەکەیەتی ئەمە زۆر گرنگە بینەرانی بەڕێز ماسی خۆرانی خۆشەویست ئەم گوێ لە دکتۆر بگرن
بزانین چۆن ماسی ببرژێنین چۆن ماسی پاک بکەین ئەڵێ ماسیەکانی کوردستان ئۆمێگا سێی تێدا بەڵام ئەی سووتێنن لەکوایە و چۆنە و چۆن بیبرژێنین بۆ ئەوی بمێنێت یەکێک لە خەڵک باوەکان لە لای خۆمان زۆرە لێکردنەوەی پولەکەکەیە باشە کە ئەو پولەکەمان لێ کردەوە چەورێکە کە لە بینی پێستی ماسێکەیە لەگەڵ طبقە گۆشتە سپێکەیە طبقەیەکی چەوری قاوەیە چەوریە قاوەیە یعنی ئەوە ئەگەر پولەکەکە لێ بکرێتەوە ئەوە چونکە چەوریە ئەتوێتەوە ئەڕوات ئەوە سەرچاوی سەرەکی ئۆمێگاسی و ئۆمێگا شەشەکەیە پولەکەکە لێ بکەیتەوە پولەکەکە لێ نەکرێتەوە لێ نەکرێتەوە لەبەرچی ئەو طبقە ئەپارێزێت ئەمێنێت ئەوە ماسی بێت ئەوە ئەزانێت لە هەموو حاڵەتێک باشە تۆ کە ماسیە خۆی ئەو شتەقاوەیە کە لە بینی ئەوە زۆر جارەمەنێتەوە خەڵکێک فڕێداوازانێ لینجا گۆژ ئەوە هەمووی ئۆمێگا سێ ئەوە هەمووی سەرچاوێکی زۆر زۆر گرنگە بۆ چەوری کە یەکێکە لە پێکاتە سەرەکیەکەی ئۆمێگا سێ ئۆمێگا شەشە ئۆمێگا سێ و ئۆمێگا شەش کە بۆ تەندروستی بە حەبوەری بگیری ماسەکە بە حەبوەریگری بە فرێشی تێدا بە فرێشی تایەتی کار پیشتایەت وکو هەموو ماسێکی تر بەڵام دکتۆر ماوەی پێشوو قسەیەکی کردو ئەڵێ ماسی برژا و باش نییە تۆ چیڵی برژاو ئەگەر ڕاستەخۆ ئاگرەکە لێ بدات و ڕەشایی دروست ببێت لەسەری ئەوە خراپە بەس ئەگەر بە هەڵمەکە بێت هیچ کەشێکی هەروواڵی منی ژواڵێ من ئەڵێ مەبێ کە ڤەر کرێت و گەرمایەکی زۆر بکرێتە سیمۆ یاخود بە بە سرکە یاخود بە دیلمانێ ئێمە توانین بە فڕن ئامادەیکەین بەڵام نابێت زۆر زۆر گەرم بکرێت ینی نابێت ینی نەکەشێنەی بەبێ زۆر بەشێنەی زۆر بە ینی پلی گەرمی زۆر بەرزی بەر نەکرێت باشە بەس با پرسیار لە کە عەبدوڵڵا بکەم کاک عەبدوڵڵا حلێوە بەڵێ ئەڵێن زۆر زۆر باشە بۆ دڵ بەڵێ ئەوە ڕاستە بە هەموو تڕێ باشە وڵی حلێوەی سەخواستێکی زۆری لە سەرەکە گێڕان ڕاستەوە خەڵک فێری ئەوە وەڵاو لە ڕواعیلمەکەەوە بێ لە دکتۆر پرسیاری ئەوە بکەی ئایا لە ڕواعیلمەکەەوە باشیانە بەس بم وەکو فرۆشیارێکی ماسی وەکو هەر کەسێ لەسەر لە مێزەکە ئێوە قسە بکە ڕاستە ئەمە ڤیاگرایە بۆ ئەوانەی کە ساردی من ئەڵێم هینیان هەیە من ئەڵێم خراپە ناڵێم خراپە و ناڵێم باش چیت بیستووە لەسەری لێوە ڤیاگرایە حلێوە یەکێکە لەو شتە ینی لە پێگاتەکەیە شتی زۆر سوود بەخشی تایە بۆ مرۆڤ ینی تۆ توانێت کاریگەریە لەسەر مەناعە هێزمەگری لەش زیاکە بە دڵنیاییەوە بۆ ئەوانەی کە تووشی ساردی وەچە خستنەوە بن بۆ ئەوانەش باشە من هیچم نەخوێنەوە لە ڕووی زانستیەوە نسبەتێکی باشی پرۆتین و چەوری تایە چەورێکە چەوری ماسیەینەوە سەر ئەوەی چەوریەکانی ترشە ئەمینیەکانە کە ناتێرەکانن کە مە سەرچاوێکی زۆر زۆر گرنگە بۆ بەرگری لەش بۆ هەموو توانەکانی لەش بە قووەتەکان یەکێک لەوانە توانای وەچە خستنەوەیە توانای وەچە خستنەوە زۆر زۆر باشە کاک سیروان من بەبێ پرسیار دێمەوە خزمەتی جەنابەت گوێت لە میوانەکانم بوو ئەم بەرنامەیە چی لا دروست کردی هەرچەندە هیچ گومانێکم بەقەر نوکە دەرزیەک لە حەماسەت و پەرۆشی و دڵسۆزی تۆ نییە بۆ بوارەکەی خۆت بەڵام ئایا قسەیەم دکتۆرانە جموجۆڵێک و ئینەرژیەکی زیاتری یاوی تێ بەڵکو ئیشەڵا لە کۆمەڵە دەرگابەی لە سلێمانی لە هەولێر لە دۆک هەنێک کێشەی تریش چارەسەر بکەیت کەرەنج ئەوی ڕاستی بێت یەک لاحەزەیەکی بچووک من تەنها 4 مانگم لە خزمەتی وەزیفی ئاماوە ئەوەی پێم بکرێ هەتا دوا ڕۆژی خزمەتەکەم ئینشاءڵڵا قسوور ناکەم لە هەوڵدان بۆ ئەو بوارەی کە چەندین ساڵە لە پێناوی وەزیفە ئیشی دەکەم بەڵام ئەوەی کەوا تێبینیم کرد لەسەر ئەو وتانەی ئەو بەڕێزانەی کە لەگەڵ جەنابتا بەشدارن لە بەرنامەکەیە ئەگەڕێی ڕێم بدەی خاڵەکانی کە نووسیومەتەوە بتوانم ڕوونکردنەوەیەک بدەم بە بەڕێست و بە بینەرانیش ئینشاءڵڵا کاکە ڕەنج بە نسبەت پەنجەماسی و بەرهەمهێنانی پەنجەماسی لە هەرێمی کوردستان ئێمە 4 پرۆژەی حکومیمان هەیە بۆ بەرهەمهێنانی پەنجەماسی بس بەداخەوە زۆر زۆریش بەداخەوە من ئێستا لێرە وەکو دەوڵەت قساکەم لەگەڵ جەنابتا بەڵام داخی زۆرم لەوەیە کە بیر و ڕاکانی یاخود بڕیارەکانی سەروی ئێمە زۆر زۆر لە فەرمانبەر یاخود بڕێوەبەرە هونەریە تایبەتەکان ناگیرێت بۆ ئەوەی پێشنیارەکانیان و بیرڕایەکانیان بخرێتە بواری جێبەجێکردنەوە یاخود بە قسەمان بکەن بۆ بەرزکردنەوەی ئاستی
ئەو بەشەی کە ئێمە ئیشی تیاکەین بۆ نمونە بابەتی مەفخەسەکان ئێمە ئەو چوار مەفخەسی هەڵەنێرەی لە هەرێمی کوردستان هەمانە لەسەر مەبلەغە پارەیەکی زۆر کەم لە گەرمیان دروستمان کردووە هەروە ماوەتەوە و دڵنیان پاش چەند ساڵێکی کە هەر ئاساری نامێنێتەوە لە هەرێمی لە پارێزگای سلێمانی چەندێوێتەوە ببێ ئەفۆ کاک ڕستێ نەگەیشتم چەنی تێدا خەرج کراوە چەنی پێویستە بۆ تەواو بوون ئەوی ڕاستی بێ مەبلەغەکەی لەبەری چەند ساڵێکی بەسەرا پێچووە دوو زاریش نوێژەن کراوەتەوە مەبلەغەکەم بەڕاستی لەبەر نییە بەڵام دڵنیام لەوەی کە مەبلەغی زۆر کەمە ئەوە سەبارەت بەو دوو پارێزگایە بەنسبەت هەولێر دوو پرۆژەمان هەیە پرۆژەیەکیان کە ئێستا لە بواری جێبەجێکردنە بە شێوەیەکی کەم و پرۆژەیەکی کەمە لە ئاسکی کەڵک لە هەولێر هەیە ئەوە زیاتر لە 15 ساڵە پرۆژەکە دروست کراوە و بە عەرەبی پێلێ ئەندیثار بووە تەقریبان لەبەر ئەوەی کەوا هیچ ئیشێکی تیان نەکرا چۆن دروست کرا ئەو هابەجیان هێش بە بیانووی نەبوونی فەرمانبەر بۆ بەڕێوەبردننی و من شخصی خۆم هەوڵی زۆرم داوە لەگەڵ وەبەرهێنەرە هێناومەتە هەرێمی کوردستان بردوومەتە سەر پرۆژەکە کە داوای کردووە بە هەر شێوەیەک بێت لەگەڵ حکومەتا ڕێکە کەوین مانعمان نییە تەنانەت قاعی ڕێنمایی شوتی بۆتان دروستەکەم بیکەنە مەرکەزێکی ڕێنمایی کە پێشنیارەکەشم نرد بۆ جیهەتی لە خۆم بەرزتر بەڵام بەداخەوە تاوەکو ئێستا و پرۆژێ هەروە خۆی ماوەتەوە جێبەجێ نەپارەیەوێت دەنگت ناگاتە لام کاگڕنج چەندێ پارەیەوێ مامۆستا ئەوە حسابی پرۆژەیەکی سفری دەبێ بۆ بکەی لە ئێستەوە کە دەست پێ بکەینەوە لەبەرەوەی بۆ چەندین ساڵی کە دروستوە هیچ ئیشی تیانە کراوە لە دوای دروستکردنەکە تا ئێستا ماوەتەوە و ماوەیەکی زۆر ئاوارەی تێچووە و هێزی پێشمەرگە هەندێک جارکە لەو ناوچەیە بوون لە ژوور و لە قاعەکان نابوون تەواو لە ناوچەکانت زۆر بەجێە هیوادارم ئەو کەسانەی کە ڕاوێژکاری ئەم میلەتەن لە ئەنجومەنی وەزیران عمریان درێژ بێت کاک بێوارخەنە سیاسا ئەمانە بکەن بە پرۆژە و بیگەن بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بیگەن بە جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران هەر لەم بەرنامەیە بای 6 مانگ ئیشتان هەیە کە بیکەن ئینشاءڵڵا تەمەنتان درێژ بێ و نمونەتان زۆر بێ زۆر سپاس دەکەم ئینشاءڵڵا لەم 6 مانگەیە کە لە وەزیفەدا ماوتە و عمرێکی درێژ و تەندروستێکی باشیش بۆ ئایندا هەر لە خزمەتکردن بەردەوام بی و خزمەت بە ڕێکخراوە تازەکەی ماسیش بکەیت لە سامانی ماسیش بکەیت لە کوردستان مامۆستا کاتێکی خۆشت هەبێت شەوێکی شادت هەبێت سپاس کە لەگەڵم بووی هیوادارم لە نزیکەوە بە خزمەتە بگەم خواحافیز دکتۆر ئێوە ڕوخسەتە فەرمونون لە کۆتایی دابزانم دوو خولەکم ماوە دکتۆر قسەی تری چییە؟ ئەمە دوا بەرنامە نابێ بۆتانەکەم باشە؟ دوو خولەکی کۆتایی ئەم بە جەنابەت هیوادارم و ئاواتەخوازم یعنی ئەوەی کە ماسی ناخوات بیخوات لەبەر هەرچی نەبێت لەبەر تەندروستی خۆیەتی لەبەر دوور بێت لە زۆر کێشە و گرفتی تەندروستی کە ڕۆژانە ئێستا بە بۆی ئەوەی کە خۆراکەکانمان خۆراکێکی ناتەندروستە ژینگەکەمان ژینگەیەکی ناتەندروستە یعنی هەفتەی جارێ دووجار هیچی تێ ناچێت من بێمە ئەم هەواپاکە و ئەم مەنزەرەوە ماسی و هەنگ هەڵە قوبوڵ ناکەن لە پەروەردەیەوە هەڵە قوبوڵ ناکات و ژینگەکی خۆشمان ژینگەیەکی زۆر پارا و باشە بۆ ئەو بەرهەمهێنانە یعنی ئەتوانین ببێ بە سەرچاوەیەکی داهاتی زۆر باش کیفایەتی خۆمان ئەەکەین و هاورد بۆ دەریشۆ ئەینێرین ئێمە با بەس بێتە ناوە بۆمان با بەس بێت ئێمە دەرگاکەمان کراوە بێ بۆ هەموو کەسێک ئێمە خۆمان ئەتوانین بەشی خۆمانەکەین و بەشی دراوسێکەشمانەکەین هەزاران کەس ئەتوانرێت لە پلان هەیە بکات بیخەیتە سەر کار ئەگەر گوێت لێ بگیرە ئەگەر گوێ بگیرێت چەندها ئێمە پرۆژە پلانمان پێشکەش کردووە بەڵام بەداخەوە هەر بە سەرچاوەکەمان هەیە بە هەموو شێوازەکان یعنی ئەمە چەند کابینەیە ئەگەر جەنابی کاک مەسرور یا جەنابی کاقوبات یا ڕاوێژکارەکانیان فرسەتێک بڕەخسێنن لە نزیکەوە دانیشتنەکە لەگەڵا بکەن سێشت بە جەنابی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی بڵێ چییە فەرمووی یەکەم ئاوەدانێکی باش بکرێت بە هەموو سەرچاوەکانی ئاوی خۆمان کە ماسی بە جۆرەکانی جیاوازەکانی تیا بەخێو بکرێت دووهەم یەکێک لە کێشە گەورەکانی ئێمە بەخێوکردنی ماسیەکانمان بۆچی خەڵق قسە و باسی لەسەر دروست ئەکات علەفەکەیە چەند معمەلێکی علەفی چاکمان بۆ دروست بکات معمەل علەفەکە پێویستی بە
هەندێک کەرەستەی ئەساسی لەبەر عەلەفەکەم بۆ دروست پێیان ئەڵێی لە سەدا چەندی ڕۆخی ڕووبارەکانمان کراوە بە حەوس من وەکو خۆم ئەڵێم لە سادا لە سادا چکە بەڕاستی حجمی ئاوەکە کە ئێمە هەمانە بە هەموو شێوازەکانی ئاوێکی باشمان یعنی هەموو شتێک لەبارە بۆ ئەوەی بەرهەمی ماسیمان هەبێت سەرەکی کورد بەس بەداخەوە نەکراوە بەداخەوە نەکراوە زۆر مەمنون زۆر سپاس دەکەم ویستە یەک ڕستە بڵێ باو یەک ڕستە من ئەڵێم اقتصادی ئەم وڵاتە تەنها لە غاز و نەوتانیە سەداها سێکتەر هەیە لەوانە سامانی ماسیە کە ئەتوانرێت دەم وڵاتی زۆر باش پێ بەرەوە بچێت بە 50,000 کەس دەتوانین ئەمە هەلیکاری بۆ بەڕەقسێنین 50,000 کەس چونکە هەر تەنها پەنجە ماسیەکە نییە ئەوە نییە کە کەسێک بەخێوی کات تۆ ئەو کەسی کە معمەلێکە علف پێویستی بە علەفە ڕیسایکلینی هەموو ئەو بێزگەلەوە توانین بیکەن بە پیشەسازی لە قوتوی بنێن بە دڵنیاییەوە ئێمە ڕیسایکلینێکی گەورەی هەموو پاژماوە ئاژەڵیەکان لە پەڕ و لە ئێسکی سەبرینخانەکان ئەتوانرێ ببێتەوە بە ڕیسایکلینێک بە کەمترین وڵا یەک دقە نایەک ڕستە مەمنونە کەمتر خۆی لە بواری ماسیە تاکە یاسایەکەیە کە یاسەی چلوەشتی ساڵی 76 جەنابی کاک سریوانیش ئاماژەی پێدا ئەم یاسایە زۆر کۆنە تەمەنی نزیکە بێتەوە لە 50 ساڵ من لە چەندی مناسبەتە داوام کردووە لە لیژنەی کشت و کاڵی پەرلەمانی کوردستان کە ئەم یاسایە هەموار بکەنەوە چونکە ئەم یاسایە تایبەتە بە پاراستن و پەرەپێدانی گیانەوەرە ئاویەکان بۆ نمونە ئەو بڕگۆمادانەی کە زیان بۆ ئەو کەسانی کە زیان بە سەرچاوە ئاویەکانە گێرن زیان بە مەسیە لۆکەڵەکانە گێرن سزاکانیان زۆر کەمە سزای مادی زۆر کەمن بۆیە پێویستەوە هەموار کردێتەوە دەستخۆش خاڵ عەبدوڵڵا حەزەکەم باسێکی دوکانەکەتم بۆ بکەیت دوکانەکە و لەکوێیە دایم ماسی فرێشت هەیە گرانجانی هەرزانجانی لە یەک خولەکە مەمنونە دەتوانی تاقیکردنەوە بکەی کاغڕنج دوکانەکەم لە ئەسحاب سپیە لە سلەیمانی تەمەنی زیاتر لە 50 ساڵە ئەی بۆ فەرعی ناکەیتەوە لە دوهۆک لە هەولێر لە کەرکووک جارێ پەلمان ناوێشتەوە ئێمە جارێ خەممان خەمی هەموو هاوڵاتیەکە ئەمانەوێ داوا لە بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستانەکەین کە دووسێ ئەلوەی جوان ستاندار وەکو ئەو وڵاتانە کە ئێمە ڕۆینە ئێران و ئەو وڵاتانەی کە بینیمانە ئەڕۆینە ئەوێ بەڕاستی خەڕۆژە و پرۆپۆزەڵت هەیە گەر دەوڵەمەنێک خێرۆمەنێک گوێی گرت و بێ بڵە خاڵ عەبدوڵڵا ناو دەست و قوت لە خۆ بابیکەین ئامادەین بەڵێ ئێمە وەکو ڕێکخراوەکەمان هەر کەسێ بتوانین دەستمان بۆ درێژکە دەستی دڵسۆزی چاوم زۆر سپاس بینەرانی بەڕێز ئەوە من و دکتۆر و جەماعەتە سین لەسەر چنار پیاسەیەکەکەین لێرە قاوەیەکی خۆشمان خواردەوە ئەچین لە شوێنێکی تریش چایەکە خۆینەوە تکایە وەرن بۆ سەرچنار بەڕاستی سەرچنار زۆر تامێکی تایبەتی هەیە و زۆر زیینوو بۆتەوە تکایە سەرۆکی شارەوانی و بەڕێوەبەری گەشتیاریش خۆتان وەرن هەندێک کەم و کورتیتیا لە توالێت و لە پێداویستی و شتەکانە قبوڵی مەکەن با ئەوانەش چا بکرێ ئەوەندەی تر سەرچنار جوانە بێ بڕین پیاسێ بکەن بێ ئەوە ناخۆش بینەرانی بەڕێز بێ ئەوە ناخۆشەوە پیاسەیەکەکەین بەلای بەناو سەرچنارە فەرموودە سەرجان